أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم أولئك هم الفاسقون. لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة. أصحاب الجنة هم الفائزون. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة هو الرحمن الرحيم. هو الله الذي لا إله إلا هو الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر. سبحان الله عما يشركون. هو الله الخالق البارئ المصور له الأسماء الحسنى يسبح له ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم. صدق الله العظيم. بارك الله فيك. ما شاء الله ما شاء الله. بوان هر دو دنگت تایبت گلک خوشحالین گل ما مستمر داشتی ابرو که ما مستا فرمان جید گل مدا مصطفى فرمان بخيري يا رب خير يا ربي خوا موفقتان كا بالخير وبركات ان شاء الله. خوش حالم دوباره بخير بی خدمت جنابتان و ما مستدشتي ما مستاني برئيس سپاس گزاری خوای گورین زارش که بیکوی کو کردینو لو دیو خانه جوان خوا موفق زرجا الحمد لله او صافوشه ها خوشتره الحمد لله. خيمه من هذا بلدر الرشمال بس دعاء باران وباوانا
نعم حسن هي بس أحسنها أحسنها. لا سبحان الله خلق يعني إنسان كد أو زخرف أو جوان كاري دبيني دلي خوش دبي دقريوه ناو أزواج كردواري جوان نوستالجيا مهمة جلمنا أجواء كردواري جوان أجواء كشهواي كردي كشوها يارمتي داقر ام گله خوشحالین و اف شوه خودی حس کد برنامه پاشیف دی تایبت تر بت ات خدمت قرآن پیروز دا ابوان دنگ تایبت و ات خدمت تفسیر قرآن پیروز دا بدنگ برای من تایبت و بخدمت تایبتی جی تیگهشتنا قرآن پیروز خودی حس کد ما مستای که آینی جی دید گل مدابت یعنی اف شوه خودی حس کد مجلس آمه که چند خیر بیاد خیر تر بد ایشالله خودی قبیل کرد یعنی هشنو کم نیتا خیری بینین و مال دست بکی جای اینای کو اعتکافه یعنی برنامه پاشیف کو ایشالله خودی بما بخیر بنویسید تو اینا برو جا اف شوه خودی حس کد تایبت تر بد چون که اف شوه یا نیوه اف شوه 15 خلاص شو الوداعية سبينه صبحي شو الوداع اف شوه نیوه ها 16 داخلي ويدبين داخلي بغروب الشمس يستوشي الرجا كانت كان للدوازي داخلي الشوبي إما مثلا أتى يكبروا التكبيرة ليدة دريتن بغروب الشمس هذه كاتو يعني كدلي ججنا حتما بالروش أوابوني مغربة يعني المزقف تاف شبا ويدع قوتن يون نقوتن بخوا هي دلي هي نالي ملا مزقوت خمان ودع منك وودعكر كره والله يتزرج شي ده بقرا أري والله يعني ولا زين والله يبقى حاسس ما دام ما مصير مزقف تاخوي ودعك يا بيك ويدعك أري والله يا الله نوبه خدي لي بينا ما دام ولي هات ما نبره يلا الوداع يا شهر رمضان الوداع يا شهر التهليل والتسبيح والذكر والتراويح وتلاوة القرآن الوداع فتحت فيك أبواب الجنان وغلقت فيك أبواب النيران وصفدت الشياطين وداعا يا رمضان أعاد علينا وعلى المسلمين بالأمن والخيرات والبركات الوداع يا شهر التهليل والتسبيح والتراويح الوداع يا شهر الغفران الوداع يا شهر القدر الوداع. بارك الله فيكما ان شاء الله خديش وراضي بد يا ربي افدن قهر بمينن صاغ سلام وكي برا مقولتي بخواي زرقي شده يعني مروف والله وهيدي اف هيفو بيروز واف ميفون قدر قرون خاطر خوش ما او بعربيه كده لا اعاد علينا ان شاء الله بيتو لاما بالخير اعواما عديده وبالخير واليمن والبركات اللهم امين بيتو لاما ان شاء الله ان شاء الله اللهم برا ام دست بكين بدست بكين هر بسيارك ما هي وهر بسيارك وهي سوشيال ميديا هينشين بما فريكن ام الفيديو يكسرش ما مستوي ايني بكين وبدنج تايبت يعني بآيات القرآن بيروز جيب برسوا بسيارة ما بيتدان ورتل القرآن ترتيلا كشوا برسوا فان بسيارة بدت وأفشى وجه خود حسكت ما مستا وملا
امیر گردی گردی. خودی حس کردی افشفت گل مدابت و خدمت قرآن پیروز ما مست امیر تو گل بخیر هاتی علیکم علیکم السلام السلام ورحمة ورحمة الله الله وبركاته. وبركاته السلام عليكم يا اخوة بخير بما مستشفى الله رمضان خير الشفيروس خوا قبولك يا ربي ان شاء الله خويا يقول لهم ولاك مع قبول بك اللهم امين عفو ممكن عفوا عفو قال بخير هاتی ما مست محفوظ بن ان شاء الله قال بخير يا خو بخير. خير محفوظ استاذ بن ان شاء الله محفوظ بن ان شاء الله قاشتينا نيفيت نو بينا بلى مرحبا والوداع بلى يعني هم خيرات وهم خاطر خواستن بلى بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وآله وصحبه أجمعين طبيعي رمضان أوله رحمة بشر رحمتك رويش أوسطه مغفرة يسمى لحالتي مغفرة داين لو حديثي كبيغمبري خواه صلى الله عليه وسلم باسي لودك وآخره عتق من النار باشا قوركي لري إن شاء الله وخواهي قورك اسمان لمحرمناك بلام أوي لهموي قورتر أويك أو مانقا توركش معنا السر أو باسي قرآن بيمويا أو مانقا مانجي قرآن يعني زور اهتمام بدين بالقرآن ان شاء الله وخواهي قور جل جلاله بأهل قرآن حساب مامك كبخوي دفرمي بيغمبري خواه صلى الله عليه وسلم دفرمي أهل اللهم أهل القرآن يعني أهل القرآن تشينا أو أنا بقرآن وخريكا وخريج خوانوي قرآن ومدارسة كرني قرآنا أو أنا خزمي يعني باشتر أهلي خواهي قوران جل جلاله دوستي خواهي قوران خواهي قور بدوستي خوي حساب مامك بقوري خواه رب العالمين الله خودش رازی ما مستا بله كاتشات قرآن پیروز دهاتیه و جهما ام شوي دست بكين بله. إنا أنزلناه في ليلة القدر بله يعني نزوله بله. يعني جي وحيه تهيفا بيروز يا رمضان ده بله بس با از حسكم ام بچينا بريوي بله يعني بري هاتنا خاروي كو وكيتة بحث كرن كلام خديه بله جل وجلاله بله وشا كلام خديه چوا آخفتيه بله بو جبريل عليه السلام بله هاتيه نویساندن بله اف آخفتنا كنجي هاتيه كرن شلای خديه بله قرآن كلام رب العالمين خواهي قور جل جلاله خصيت يدلي بيغمبري خواه صلى الله عليه وسلم وحي باشان بيغمبري خواه صلى الله عليه وسلم دري بريا يعني لسر بيغمبري خواه نقل كردنا تنها كاركي قواسنا وما على الرسول إلا البلاغ المبين أو ذا أو وحيا طبيعي لفظك ولا معناكي قرآن بلام أجر بتني معناه بيت ضلي بيغمبري خواه صلى الله عليه وسلم أو كادب تحديث يعني فرق لبيني حديث ولبيني قرآن أوي قرآن لفظك دربرينك معناك هي خواي قوري جل جلاله خواي قوري جل جلاله خصي ضلي بيغمبري خواه صلى الله عليه وسلم بيغمبري خواه نطقي بيه وكرديه طبيعي حالة نزولي وحيش لو أنا لابد نابتا معلوم ب حالة اجتهاد ببسر بيغمبري خواه صلى الله عليه وسلم صحابة كاني بيغمبري خواه صلى الله عليه وسلم دجارنوا للروجة سارت دمانديت بيغمبري خواه هم قلبي دبوا عرق يعني عرقي دداوا ككاتك وحيدة هذا بزي سر بيغمبري خواه صلى الله عليه وسلم حتى دفرمون أجر لسر سواري باربريك با حشتريك با دفرمون حشتركي يخدبوا دكوت سر عردي يقرأ الصحابة كاني بيغمبري خواه صلى الله عليه وسلم دجارته دفرموه دانش تبوين لاقم كتبن توش بيغمبري خواه صلى الله عليه وسلم دفرموه وام هسكر لاقم شكا يعني او عند قلبي بيغمبري خواه صلى الله عليه وسلم نكاتي دابزيني وحي قرز بوا دفرموه وام هسذكر لاقم شكا يعني او حالته شي يعني تنها بيغمبران تطوان الوصف كان بلا خوا خيرت بنوسي بلا منيش بيج اوي بين السر موضوعي وحيك بلا قوتم بتسينا بابت سركيك بلا. كلامي خواه بلا بلا اگر اما بتاريخ هجريكي باسكين بله. 1400 لقل اوي كلام مكب ودواء او تسونا مدينه يعني بيشتر بلا يعني تاريخ القرآن أونديه يعني لدروزبوني أسمان وزوي دروزبوني قلم دروزبوني أوانا وقرآن جنوسرا وكو كلامي خوا اوان خواي قول جل جلاله هم برانديته يعني ما كان وما يكون خواي قول جل جلاله داينا كآدم دي سلامي خواي قول سربي إدريس دي نوح دي إبراهيم دي سلامي خواي قوريان لسربي همو بيغمبران دي تيان لبودي أو همو برايتو وخواي قور جل جلاله كوتاي بوشينا كآخر بيغمبر صلى الله عليه وسلم محمد المصطفى صلى الله عليه وسلم وكتابة كشنا القرآن يعني أو باس برايتو كقرآن هر هموي للا خواي قور جل جلاله من ألفه إلى يائه معلومة ومعروفة بلام دابزينكي شوازي دابزينكي يكم زاري ليلة القدر بولسر ضلي بيغمبري خواه صلى الله عليه وسلم لأشكوتي حراء دواتر بمناسبة يعني خواه قول جل جلاله داي بزاندية بأسباب بون منا لكاتي فتح لكاتي غزوات كان
خی گەورە جەلە جەلال و قورآانی دابەزان مامۆستا دێنە سەر ئەوەش کە شێوازی دابەزینەکە چۆن بۆ بە پێی ناوچەکان بە پێی حکوومەکان بە پێی هەموو بابەتانە بەر لە دابەزینی قورآن وەکو ئەوەی کە هەیە ئەو هەبووە و دەگوترێت کە لە لەوح المەحفوظدا نووسراوە ئایا ئەوەی لە لەوح المەحفوظدا هەبووە ئەوە قورآن هەموویەتیان بەشێکی ماوە هیچ شتێک نەمایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەی کە پێی گەیشتیە هەمووی بڵاو کردیتەوە یعنی ناکری ئینسانی مسلمان وا گومان ببە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەشێکی نەگەیاندیە یان بەشێک لە لەوح المەحفوظدا مایە و خوای گەورە نەیگەیاندیە بە بەشەر ناشتیوان نییە ئەوەی لە لەوح المەحفوظدا هەیە هەمووی لە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەی کە پێویستە بۆ بەشەریەتەوە گەیشتووە بەڵام هیچی دیکە ماوەتەوە لە لەوح المەحفوظ لەوح المەحفوظ جودایە یعنی لەوح المەحفوظ هەموو شتێکی تێدایە یعنی قياسي اللوح المحفوظ لقل قياس قرآن ناكري لوح المحفوظ يعني أعمالي منو توشي تدايا حناسة كانوا أعماري حمو بشر كاني تدايا من ضمنه القرآن وإنجيل والتوراة حموش تكاني إنسان كون كائنات دنا لوح المحفوظ داهية بلام قرآن تایبەتە بەوجی لەی بەو سەردەمەی کە لە پاش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دروست دەبی هەتا ئەو کاتێکە بەشەریەت کۆتایی پێ دێت. باشە پرسیارێکی دیکە زۆر جار دێتە پێشێ دەڵێ کە قورئان دابەزی بۆ شێوازە کۆکراوەی کە ئێستا هەیە لە ڕووی تەسەسولەوە بەم شێوازنە بۆ لە سەردەمی خەلیفەی مسلمانان خوا لێ ڕازی بێت عوسمانی کوڕە عەفان ڕێکخراوەتەوە و کراوەتەوە بەم مصحەفە. ئەم شێوازە چۆنیە ئەگەر ئەمە ڕوونکردنەوەی زیاتری بۆ تەسەلسول و ڕیزبەندیەکەی وەکو ئەوەیە کە ئێستا لە بەرچاوانە هەر لە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر ئەوەیە کە ئێستا ئەمە دەبین بەڵام ئیمامی عوسمان هاتیە جەمعی کردیە بەڵێ کۆی کردیتەوە یعنی کۆکردنەوە جودایە لەگەر ئەو ڕیزبەندی و ئەو تەسەلسولەی کە یعنی هەندێک کەس پێیان وایە ئەوە شوێنی ئەوە نییە یان ئەوە خوا نەخواستە کەسێک وا گومان ببە نەخێر ئەو تەنها هاتیە جەمعی کردیە لە ناو مەصحەفێک لە ناو دوو توێی کتێبێک کە پێی دەگوترێ کە ئێستا لە بەردەستی هەموماندایە پێی دەگوترێ قورئان یعنی شتێک زیاد نەکرایە و شتێک کەم نەکرایە تەنها کۆکردنەوە بووە یعنی هەندێک لە لای جەنابەت بوو بە شتێکیان هەندێک لای سەحابەیەکی دیکە بوو هەندێک لای کەسێکی دیکە بووە هەر هەمووی کۆ کردیتەوە ئەگەر نا تەسەلسولەکە معروف بوو هەتا ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای گەورە لەسەر دەفەرمێ هەر ئاەتێک دابەزیە دەزانم لە چێن دەردابەزیە بە چ مناسبەیەک دابەزیە و کەنجی دابەزیە یعنی ئەوە نمونەکمان ئیمامی عومەرە لە غیری ئیمامی عومەر هەزارها سەحابەمان هەیە هەر هەمویان دەزانن ئەو ئاەتانە چۆن هاتیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆنی دابەزاندیە باسی چی کردیە یعنی سەبەبی نزولەکەی معروف بە لای هەموو سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مش عالیە هەردوو مامۆستایە و گوهداریە یعنی تایبەت گرێدای دڵیان ئاودان خوا خەیان ڕەمەزانە پیرۆز ئینا ئەنزەلناه فی لەیلة القدر کو یعنی باشترین دلیلە کو سەرەوە کو ئەف قورئانە پیرۆز وی هەیوا پیرۆز دەیە هاتی گوهداریە بکین پشتی هەنگی بەرسەوە وی پرسیارە مەبدی باشە بوچی ئەف قورئانە هەندە مەزن کو کەلامی خودەیە هەیڤەکە هۆسا پیرۆز کو ڕەمەزانە بوچی یعنی هەردوو پێک هاتی نەگرێتەوە بوچی دوێ هەیڤێ داهاتیە خوارێ مامۆستا بەجا کیشوە دەست پێکرد دیاڵە مامۆستا فەرمان كلامك يا الله أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر صدق الله العظيم. إن شاء الله وفيكم يا رب ما دويت أنفيتي بجهين إنا أنزلناه في ليلة القدر ما بست خدي ما ظن بكلامي خوب خويا جل جلاله في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر يعني بوش أم هردو كبيك وتبجهين ما ظنيا كلامي خدي وما ظنيا في هيدا بوتشو صبيك واتينا جريدا طبيعي برلوي أو موضوع باز بكم حزم لي حديث پیغمبري خوا صلى الله عليه وسلم هي باسي بكم باز دكا فرمي همو كتاب آسماني كان لما جاء رمضان دابزينه نكهر قرآن يعني صحف إبراهيم زبور توراة إنجيل حتى دفرمي
لە یەکەم ڕۆژی ڕەمەزان صحف ئیبراهیم دابەزیە، لە شەشەم ڕۆژی ڕەمەزان تەورات دابەزیە. ئیدی ئەو هادێتە دوێ هەتا دەگاتە 27 شەوی 27 هەندێک لە زانایان دەفەرمون 25 یان شەوە تاکەکان الله ئەعلەم کە خوای گەورە بەخۆی باشتر دەزانی. مهم ئەوەی لەیلەتول القەدر بووە، قورئانی پیرۆز دابەزیە. یعنی عەزەمەتی قورئان لە دابەزینی یان باشتر بڵێ عەزەمەتی گەورەی و مانجی ڕەمەزان لە گەورەی قورئانەوە سەرچاوی گرتیە. و گەورەی قورئان عەفو بکەی، گەورەی قورئان لە چاو گەورەی کەلامی بەشەر، لە چاو گەورەی هەر یەکێک لەو کتێبانی کە ئێمە دەیخوێنینەوە وەکو گەورەی خوایە بەرامبەر بەشەر. باشە ینی گەورەی قورئانە کە لە مانجی ڕەمەزانی گەورە کردووە، مانجی ڕەمەزان مانگێکی گەورەیە بۆیە قورئانی تێدا دابەزیوە یان زۆربەی کتێبە ئاسمانیەکانی تێدا دابەزیوە. قورئان و هەموو کتێبە ئاسمانیەکان، چونکە هەر هەموو کتێبە ئاسمانیەکان پیرۆز و گەورن، هەتا ئەو کاتێکە دەستکاری نەکرابوون ئێستاش ناوەکەیان گەورە و معەزەمە لە لای مسلمانان. ئێستاش مسلمان هەتا بەو نوعی کە ئێستا دەستکاریش کراون تحریفیش کراون یان گۆڕانکاریان تێدا کرا، مسلمان ناکری بێڕێزی بە هیچ یەکێک لەو کتێبە ئاسمانیان نەبکات. جا پرسیارەکەم ئەوە بوو، ینی لەبەر مانجی ڕەمەزانە کە گەورەی مانجی ڕەمەزانە ئەم کتێبە ئاسمانیانە دابەزن بە قورئانیش لەگەڵیانەوە کە دوایین کتێبە، یاخود قورئان و کتێبە ئاسمانیەکان مانجی ڕەمەزانیان گەورە کردووە. قورئان و کتێبە ئاسمانیەکان مانجی ڕەمەزانیان گەورە کردیە. یعنی مانجی ڕەمەزان گەورەیەکەی لە کەلامی رب العالمین وەرگرتێت، کە کەلامی رب العالمین دادەبەستە ناو مسلمانان سەر خەڵکی سەر گۆی زەوی، ئیدی ئەوە هەیبەتی بە کەواتە دیسان پرسیارەشی دیکە دێتە پێش. حکمت چی بووە کە کتێبە ئاسمانیەکان کە هێندە گەورن کەلامی خوان لە مانجی ڕەمەزاندا دابەزیون؟ دەکرێت بڵێن ئەو حکمەتە خوای گەورە جەل جەلاله بەخۆی دەیزانی. یعنی قورئان هەر دەبیت لە کاتێک لە ساتێک لە تەوقیتێک دابەزی، یعنی کتێبە ئاسمانیەکانیش هەر دەبیت لە تەوقیتێک دابەزن. دیارە ئەو تەوقیتە لای خوای گەورە جەل جەلاله مقدسە و مفەزەڵترە لە کاتەکانی دیکە. یعنی هەتا لە ناو بەشەرەکانیش پێغەمبەر هەیە، عابید هەیە، خواناس هەیە، پاشان خەڵکی دوور لە مەجلیس و ناوی مسلمانان، خەڵکی هابط و بێکەلک و یعنی هەر لە ناو بەشەریش لەبەندی هەیە. لە ناو مانگەکانیش دیارە خوای گەورە جەل جەلاله مانجی ڕەمەزانی بە مانگێکی پیرۆز دانیە، دوێ ئەو کەلامەی خۆی لەو مانگە پیرۆزەدا دابەزانی. مامۆستا ئەگەر ئەم قورئانی بکینە بەش مەسەلەن چەند بەشن و هەر بەشەکەوی چ تێدا مەسەلەن گێڕانە سەرهاتی و چیرۆکێت پێغەمبەریە پێغەمبەرە گەل پێغەمبەری صلی الله علیه وسلم یاسا و ڕێسایەت خودی نەبوو بەندا سزایên ڕۆژا قیامەتێ و گەل خەلاتکردنا مسلمان و ئیماندارێ. ئەگەر ئەمووسە بێژین بتە چەند بەش وش چ پێک تێت؟ بەشی یەکەم و سەرەکی قورئان عەقیدەیە، یعنی زۆر دەختی لەسەر عەقیدەی کرد و زیاتر لە 1000 ئاەت لە قورئانی پیرۆز باس لە عەقیدە دەکات، چونکە عەقیدە سەرچاوەی داخلبوونی یعنی مرۆڤە لە بۆ پازنەی مسلمانەتی و ئیسلامەتی. بەشێکی دیکەی تەشریعە، یعنی ئەو باسانەی کە پەیوەستە بە ئەنجامدانی نوێژ و ڕۆژ و ڕۆژی و زەکات و حەج و ئەو بابەتانەی کە پێویستە بە عیبادەت. بەشێکی دیکەی قەسەسە، قەسەس یعنی جێڕانەوەی چیرۆکی خەڵکانی پێش ئێمە. بەشێکی دیکە ئەخبار عن المەغیبات، یعنی باسی ئەو شتانەی کە هێشتا ڕوویان نەدایە، ئەو سەردەمانەی کە هەتا هەندێکیان ڕویان نەدابوو لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕوویدان. باسی ئەخباری منافقینە، باسی یعنی ئەو بابەتانەی کە پەیوەستە بە ئەو شتانەی کە هێشتا مسلمانان سەری لێ دەرناکەن. هەندێکی دیکە زیاتر پەیوەستە بە دوعا، نزیکەی 600 ئاەت یان کەمتر الله ئەعلەم باس لە دوعا دەکات. دوعا یان ئەو ئاەتانەی کە بە دوعا لە بۆ مسلمانان یعنی ئینسانی مسلمان بیکە و ئەنجامی بدەیان دوعای پێغەمبەرانە نەقلی کرا تێدا، ئەو دوعانەی کە واردە و مەسوورە ئینسانی مسلمان ئەنجامی بدە. ئەی حکم و ئەو بابەت بەڵێ ئەخر باسم کرد تەشریع هەمووی لەگەڵیدا هەمووی دەگرێتەوە. بەڵێ مەسەن ئەگەر ئەس پرسیارکەم قورئان گەل پەرتوکێ دیێت و بۆ دینت بەری ئیسلامی هاتین و بۆ پێغەمبەر هاتین بەری پێغەمبەری صلی الله علیه وسلم. جداهیا قورئانت گەلوان پەرتوکا چییە؟ ئەوان پەرتوکاژی هەمان تشت هەبیە مەسەلەن تەشریعە یاسایە چیرۆکێت بەری وان پێغەمبەرانەک و بسەری خەلکی هاتین و ئەڤێن تشتێت تە بەحەسکرین قورئانە پیرۆزدا یانژی گەلە جدایە شوان پەرتوکێت بەری قورئان. جیاوازی قورئان زیاتر لە ئیعجازەکەیتی، یعنی لە ئیعجازی قورئان لە مەوزوعی پاراستنەکەی،
يعني خواهي قورة جل جلاله دفرم إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون إما قرآن من دابزاندية وخوش ما دي باريزين بلان باراستني كتاب أسمانيا كاني ديكا تسليمي خودي بشركاني أو سردم كرايا خواهي قورة جل جلاله لحكمتك كبخوي ديزاني بحكمتك كبخوي ديزاني أرچی پاراستنەکەی تەسلیمی بەشەرەکان کردیە دەکرێت بڵێن حکمت لە پاراستنی قورآن بەخۆی چونکە قورآن آخر کتابە يعني ئەگەر قورآنی جەستکاری بکرێ و کتابەکانی دیکە و تحریف بکرێ و زیادە و کەمی تێدا بکرێ يعني شتێک نامینێ کە خەڵکی لەسەری بڕۆن ئەگەر هەموو کتێبەکان هەر دەستکاری بکرێن يعني خەڵک لەسەر چ بڕوە ئیدی بەرنامەیەک نامینێ جا دەکرێت بڵێن جیاوازی قورآن لەوەیە کە قورآن دەستکاری ناکرێ و زیادە و کەمی تێدا ناکرێ و قورآن خوای گەورە جل جلاله بەخۆی دەیپارێزی و قورآن ئەو کتێبەیە کە خوای گەورە جل جلاله کردیتە حجە و بەڵگە و ناسخی هەموو کتابەکانی پێشخۆی ناسخی هەموو کتابەکانی پێشخۆی هەموو کتێبە ئاسمانیەکان عادەتەن هەر دینێک هاتیە دینی پێشەخۆی بەتاڵ کردیتەوە هەر دینێک دێ دینی پێشەخۆی بەتاڵ دەکاتەوە يعني عادەتەن دین لەبۆ ئەو سەردەم و ئەو جیلەی گونجاوە کە خەڵکەکەی تێدا دەژیتن يعني سەردەمی پێغەمبەر موسا هەندێک شتیان لەبۆ باسکرا هەندێک عادەت و هەندێک باس تێدا ڕۆن کراوەتەوە کە تایبەت بۆ سەردەمی یان دینی پێغەمبەر عیسای تەواوکاری دینی پێغەمبەر موسای بووە سەلامی خوای گەورە لەسەر بێت پێدەڵێن عهدی قەدیم و عهدی جەدید يعني ئەو بابەتانەی کە لە قورئانیش باسکرا وەکو باسمان کرد ئەخبار عن المەغیبات تێدایە ئەحکامەکانی نەمرن و بە گۆڕانکاری هەموو بەشەرەکانیش گۆڕانکاریان بەسەردانایە ئەو جیاوازەیە کە لە قورئان و کتابەکانی کەدا ئەگەر دیوێکی دیکەی زۆر دیوی هەیە زۆر نهێنی تێدا هەیە قورئان وەکوی لەو بەرنامەیە بەڕاستی ئەوەندە پێ نابردرێ بەڵام ئەگەر دیوێکی دیکەی باس بکەین بە تایبەتی ئێستا زانایان تەنانەت غیرە دینەکانیش لێکۆڵینەوەی زۆر لەبارەی بابەتە زانستیەکان دەکەنەوە کە چەندە ڕەبتێکی تەواوی لەسەر مەسائیلی فەلەک و ژێر دەریاکان و هەموو ئەم بابەتانەی ئەو کاتە ئەو زانستانە نەبووە ینی و زۆرشتی دیکە تەنانەت وردەکاریش بۆ نمونە مەسەلەی هێنانەوەی ئەو ئاەتەی خوای گەورە دەفەرمێ کە شەرم ناکە لەوەی ئەگەر بێتون نمونە بە مێشولێک بنەوەی ئەوەی لەسەر ئەویشە بەم دوایانە دۆزرایەوە کە مەوزوعی مێشولێکی پەنجەکانی دەست بەڵێ ئەو کە لە قورئان باس کرایە طبیعی ئەو سەردەم کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر خۆی هەر ئەسڵەن نەخوێندەوار بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم يعني ئەو معلومات و ئەو هەموو زانیاریانە لە چێ وەدەستی ئەگەر خوای گەورە جل جلاله باسی نەکردی بەڵێ ئەمە لەم بابەتە ئێستا بابەتێکی دیکەش زۆر قسەی لەسەر دەکرێت قورئان توانای ئەو هێزەی هەیە جۆرێک لە ئەنێرژی و تاقەیەکت پێ بدات کە هیچ شتێکی دیکە ئەو هێزت پێ نادات بابەتی مەسەرەن حاڵەتی ڕۆحیانەتە ڕەنگە ئەوان بەناوێکی دیکە ناوی بن مسلمانان خۆیان کە شارەزاترن بەناوێکی دیکە ناوی بن ئەمە چۆن جەختی لەسەر کراوەتەوە لە قورئان ئەو ئینسانە چۆن مطمئین دەبێت تطمئین قلوب دەبێت دڵ و دەرونی ئارام دەبێتەوە هۆکاری ئەو جاذبیەت و ئەو هێزە چیە کە لە قورئاندا هەیە زۆر جاری وایە وەکو دەگوترێت کە مەسەلەن سەحرە یان بابەتێکی دیکەشە هەمان ئەو بابەتانەش هەر بە قورئان بەتاڵ دەبێت و مرۆڤ لە شوێنێکەوە دەباتە شوێنێکی دیکە لە ڕووی ڕۆحیەوە قربان قرآن خوای گەورە جل جلاله دەفەرمێ إن هذا القرآن يهدي للتي هي أقوم قرآن کامە ڕێچاکترینە باشترینە ڕاستترینە ئەوت پێ نیشان دەدا لو أنزلنا هذا القرآن وەکو مامۆستا خوێندیانەوە خوای گەورە پاداشتیان بداتەوە لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله قرآن إنسان رقة براستي إنسان هەندێک جار يعني عنادە و کە لە ڕقە ئەگەرنا قورئان بەسەر شاخێکدا دابەزی بوایە خوای گەورە جل جلاله دەفەرمێ ئەو شاخە شەق دەبوو و يعني هەڵدەوەرە لە ترس و لە شەرمی قورئان و لە داخی ئەو حاڵی کە بەسەری داهاتیە کە نازلبوونی کەلامی رب العالمینە بەسەریەوە قورئان ئینسانێک ئەگەر بەڕاستی لێ حاڵی بی يعني هیچ شتێک تامی قورئان نادا بەڕاستی هیچ شتێک تامی قورئان نادا تەنها ئەو کەسەش ئەو تامەی لێ دەکا کە خۆی بە تەواوی لە بۆ قورئان یەکلا بکاتەوە زۆر زار ئینسان لە حاڵەتێکی دەرونی يعني لە حاڵەتێکی جیاوازی نفسی لەگەڵ قورئان تێکەڵاو دەبی ئەو کات يعني عالمێکی جیاواز هەست پێ دەکا هەمومان لەوانەیە تووشی ئەو بوارە بووبین يعني هەندێک جار ئینسان ڕاستە عینادا لام لە دینی خوای گەورە جل جلاله و دوورە لە نوێژ ساردا بەڵام کاتێک کە باوەش بە قورئاندا دەکا و ڕوو بە کەلامی رب العالمیندا دەکاتەوە لە عالمێکی دیکەدا دەژیتن مامۆستا هەندرێن ئاەتێکی هیناوە کە خوای گەورە جل جلاله دەفەرموێ إن سبحان الله لا يستحي لا عفو
كخواي جورج ألا بذكر الله لا تطمئن تطمئن القلوب القلوب. بذكري خواي جورج جل جلاله ذكريش جورترين ذكر قرآن قرآن خواي جورج جل جلاله دفرمي دل كان آرام دبن وقرأ دقرن يعني نمونت بموضوعي زنو أبابتانا هنا خلق شي زور لو سردمي إما توشي حالتي شلازراني شي سير بو يعني ناخوش بو برواتها بيدكري بلين قرآن تارە سەری زۆر گونجاو و چاکە بۆ ئەو حاڵەتانە یعنی زۆر زار خەڵکێک دێتە لای ئێمە ئەرچەندە ئەم معانیت نیمە وەکو مامۆستای مزگەوت حاڵی شکایەتی دەرونی خۆیان باری خۆیان لای ئێمە دەکەن هیچ شتێک ناکەین یعنی شتێک ناڵێ یعنی بڕاتە هیچ شتێک ناکەین ئەوە دەستێک لەسەر سنجیان دادەنێن 7 سوورەتی فاتحە دەخوێنن فوێچیان پێدا دەکەن یعنی بڕاتە ئەو کەس دەری مامۆستا وەڵا قەلبم سووک بوو خوا ئەگەداری یعنی شتێکی زیادمان نەکردیە شتێکمان نەگوتیە کە مامۆستا بابەتێکی دیکەشی هەیە زۆر ئەو کەسانەی کە قورئانیان پێتەنیا ئەوەیە کە کەسێک نووسیوێتەوە یان ڕاست نییە ینی ئەو بابەتە جێی سەرنج بوو بۆ من ساحیرەکان هەر کەسێک کە بیە متابعە بکات دەزانێت کە چۆن چۆنیە کاتێک کە سەحرێک دەکەن کە شتێک دەکەن ئەمە ئیدی بابەتێک هەیە و لە قورئان لە چەندین شوێن خی گەورە باسی لێ کە چۆن خۆیان لێ بپارێزن و عقوبەی ئەو کەسانە چییە ئەگەر قورئان ڕاست نییە ساحیرەکان بۆچی لە ڕێگەی قورئانەوە سەحر دەکەن بەو شێوازی دوور لە قورئان سوکایەتی پێ دەکەن دەبێ وشەکان هەڵجێڕنەوە دەبێ لە نێو وشەکاندا ناوی تەلەسمی تێدا بکەن ئەوەش جۆرێکە بەڵگەیەکە لەوەی کە حقیقەتی قورئان ئەوەیە ئەگەرنا بۆچی سەحری پێ دەکەن دەبێ ئیلا سوکایەتی پێ بکەن لە بۆ ئیسباتکردنی حقبوونی و ئەحقیەتی قورئان و ڕازبوونی قورئان هیچ پێویستمان بە کەسانی ساحیر و دەجال و ئەو بابەتانە نییە خودی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو هەموو يعني كلامي رب العالمين هزاران ساڵە لە بەردەستماندا هەیە ئەوەندەمان کافیە ئەوان دو خۆیان بازارێک حاڵی خۆیان گەرم دەکەن ئەوە مشکلی خۆیان خۆی گەورە هیدایەتیان بدە خۆی گەورە هیدایەتیان بدە بەڕاستی لە حاڵەتێکی يعني ناخۆشی دەرونیدا دەژن ئاگام لیان هەیە هەندێکیان يعني خەڵکی وایان دەناسم خوا ئاگادارە لە ماڵی خۆیان لە حاڵی خۆیان زۆر بێزارن و زۆر نامرتاحن بەڵام يعني وەکو بڵێ توش بوونە تازە ئێستا واز لێ بینن دەوانەیە تووشی بارێکی خراپی دیکەی دەست لێوەشاندن ئەو بابەتانە بن لەلایانی جن و ئەو شتانەوە خی گەورە هیدایەتیان بدە مامۆستا ئەو کاریگەریە تا بەحەسکردی زیاتر لێ پەیدا بێت ئەوەکو ترتیل و تەجوید تێدا حتا خودت تعالی بێژێت وەڕەتیل القورآن تەرتیلە بۆچی تەکید سەر هەندێک تێکردن دەنگخۆشی تێدا بێت تەجوید و تەرتیل تێدا بێت و تێگەهشتنا پەیوێت قورآن تێدا بێت چما یعنی مرۆڤی خواند بە مثلا بسم الله الرحمن الرحیم الحمد لله رب العالمین الرحمن الرحیم مالک و حتا دمایک بۆچی تەکید سەر هەندێک و تەجوید و تەرتیل و دەنگخۆشی تێدا بێت ئەوێ بەرسەوام بدە يعني هم برای من هم مامۆستا خو حاضر کن سرچند آیات قرآن پیروز تفسیر و کو ما وی یک اثبات کن کو کاریگریات تجوید و ترتیل و تفسیر او چند زیاتره کو هم تفصیلی بخینی بوچی تاکی سر به هنده آیات کرن کاد پشت هنگه مثلا با اوش بلیم او آیاتانی که زور بدزوانی زیاتر تێدەکەین و تەرتیل و تەجویدەکەی زیاتر بە جوانتر بە دیار دەکەی بە ئەو ئاەتانە بخوێنن بەس لەگەڵ ئەو کە خوان حاضر دەکەن تو وڵامی ئەو پرسیارانم بدەوە قوربان خوای گەورە جەختی لەسەر ئەوە کردیتەوە دەفەرمی وەڕەتیل القورآن تەرتیلە حەدیثێکی دیکەی پێغەمبەری خواشمان هەیە صلی الله عليه وسلم دەفەرمی ليس منا من لم يتغنى بالقرآن لە ئێمە نییە ئەگەر کەسێک دەنجی خۆشە و دەنجی خۆی بە قورآن هەڵ نەبڕیتن یعنی ئەوە غەدرێکە لە خۆی دەکات لە مسلمانانی دەکات ئەو دەنگەی بشارتەوە تازە پێشی بەرنامە لەگەڵ مامۆستا دەشتی قسەمان کرد باسی دەنگخۆشی ئەو بابەتانە یعنی خوا خێر بنووسی ئەوش ئەوی بەبیری نامەوە باسی کرد کە خەڵکانێکن یعنی دەنجیان خۆش نییە و تەجویدیان تەواو نییە ئەوانە بەڕاستی حەقوای بە خۆیان هەست بە خۆیان بکەن و بەو غەڵەتەی خۆیان دابستنەوە ئەو بابەتە یعنی واز لێ بینن کە ئیشێک کە ئەوان سەری لێ دەرناکەن ڕجاءن ستاپێک بکە وەکو دەڵێ ستۆپێک بکە کاکە مەجال بە کەسانێک بدە کە ئەهلن لە بۆ ئەو بابەتەی قورئان یعنی تامەکەی لە دەربڕینی دا وەکو خۆی لە دەربڕینی دا ئەو خوێندنەوە ئەو تەجوید و تەرتیلە یعنی بەو نەوعە جبریل عليه السلام بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم خوێندوویەتی بە تەجوید و تەرتیل و بەو نەوعە مەسەلا باسی مەقامات دەکرێت مەسەلا ئەوەی شارەزابی لەوانە هەموو ڕەمەزان ئەو هەبوو بەڵێ هەموو ڕەمەزانان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جبریل دەهاتە لای قورئانی پێ دەور دەکردەوە هەموو ڕەمەزانە ئەوە دەفەرمێ ئیلا ئەو ڕەمەزانێک ئاخر ڕەمەزانی بۆ وفاتی کرد 2000 پێی دەور کردیتەوە صحابەی وها بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جێ لە دەنجی بووە دەنجی خۆش بووە فەرمووی ئەو شەو جێم لە دەنگت بووە
بخوشي قورآن خوينديا فروي يا رسول الله والله جي بمزاني بأتو جير الدنق من دقري وأقاد لي كنت أحبره تحبيرا خوش ترم در دبري يعني أصلها إنسان دنجي خوي بقرآن براستي يعني برازين تو ضلي خلشي بيه خوش بك أواني ك دنجان خوش رزيلينا كان رزان لدكم كاك خلشي كي بند دالي شر بندك قوراني دالي شتي ناريك ونابزي ونا شرعي بلاو دكاتو يتبدو الشرم دكي لو أو خير قورينا كي خلشي كي يعني بس بدنك تازك هاتم للري جملة وتارة شي قلت إمام دكتور نبيل العوضي لو أنا زنابتان جيتان لي بوبيتن كسيتي زوربت وأنا واي قولة 8 بركات بك يعني دهان بابتي أو هايدا جرا وصل بامبوني خلشك كأصلا شعر زي قرآن جنوب بتنها بوي كجويلة لدنجي دنجي خوش بو دنجي قارئ بو يعني دون منا إمامي عمر رضا ورحمة الله قالوا لسربي تنها بوي كزيت كيتشك بلا الصحابة كان بيغمبري صلى الله عليه وسلم سورة طه اللي بو خنديته مسلمان بو تنها بوي كسورة طه اللي بو خنديته يعني أو كافية اللي هو كأما تيبقى قرآن أجر وق خوي خلشتي باكو تاكو صافو دنخوش دري ببري والله كافية يعني لبوي كإنسان هداية بدري أمن يعني زور بيسيرا زوري لخد بكاني بيغمبري صلى الله عليه وسلم ما مستاني بريز جديران زوري لخد بكاني بيغمبري صلى الله عليه وسلم وتار نبو وكو إما بلكو حراوة سايا سورتي تخوندي تو تارك بيغمبري صلى الله عليه وسلم خلق كده يعني سدون من سورتي قاف صحابيتي بيغمبري صلى الله عليه وسلم ده فرموه سورتي قافم لسر من بري لقلب بيغمبري اللي بركردي صلى الله عليه وسلم يعني خطبتي بيغمبري راوستا بس سورتي قافي خونديتو هاتي تخواري وخلقك ضل ينبري إمام بو يعني سورتي والنجم سورة النجم والنجم إذا هوى ما ضل صاحبه وما غوى بيغمبري صلى الله عليه وسلم للاي كعبة أو سورتين خونديتو أبو جهل ومغيرة كل شعبة كأوانا حمو جورة كاني قريش وكافر كاني قريش بونا كأخيري بيغمبر صلى الله عليه وسلم جيشت آخري سورة كيكا دفرمي فاسجدوا لله واعبدوا بأوي أوان يعني مسلمان جبن همو بيك ولا قلب بيغمبر صلى الله عليه وسلم سوزدان بردي قسەکان زۆر سەرنجڕاکێشە بەڵام ئەگەر خۆم منی برد بەلای شتێکی دیکە بە پێی جیاوازی کۆمەڵگاکە بە جیاوازی کەسەکانی ژیانی ئەگەر ئەوە لە ناو کەوانەیەک ینی بۆی زیاد بکەین یاوەرانی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر جیاواز من ئەوان هەر کەسە علمێکیان هەبوو ئەوان کوڵابوون لەناو عیبادەت و لەناو وشەکانی قورئان و لەناو تەفسیر و ینی بەگوێی دڵ و چاو و هەموو تەرکیزیان لەلای دینی ئیخوا بووە ئەوەی کە تۆ دێڵێ بێگومان ئەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوهای کردووە ئێستا ئەگەر جەنابەت کە مامۆستایەکی بێ سوورەتی قاف بخوێنیتەوە من و ژڤان و یان هەرچی دیکە بین کە گوێ بگرین چی لێ تێدەگەین چی دەزانین بەداخەوە چەندە زەرورە ئێمە لە مۆبایلەکەمان لە جلوبەرگەکەمان لە تەزبیحەکەمان شارەزاییمان هەیە خۆزگە ئەوەندە شارەزاییمان لە دینەکەی خۆمان هەبووایە کە تۆ وەکو مامۆستایەکی ئاین لەسەر مینبەر شتێک دەڵێ ئێمە پێی ببین کە جەنابەت چ دەفەرمووی بداخەکەم ئەگەرچی پرسیاری شەو حەقی خۆیانە بەڵام تا ئێستاش هەمان کەس تقریبان ینی هەموو ساڵێ تازە بە تازە پرسیار دەکات ئەرە ڕۆژوو بەچ دەشتێ دەستنوێژ بەچ دەشتێ ئەوەیە کە معلوماتی لەسەر دینەکەی خۆی نییە تەسەوەر دەکەم ئەمن وەکو خۆم وای تێدەگەم نازام ڕاستم یان نا کەسێک کە موسڵمانە لازمە لەسەری فقهی دینەکەی خۆی بزانێت عقیدەی دینەکەی خۆی بزانێت علمی هەبێت لەبارەی دینەکەی خۆیەوە تەسەوەر دەکەم کە واجبێش بی بەسەری نازانم وایە نەک هەر واجبە خوای گەورە جەل جەلاله بنص آيات بما فرموا ليدبروا آياتي قرآن من لو نازل كردي حتى بين بيري لي بكنو بين يعني كان أموري حياتي خويش تشي اللي بزان يعني أقرب من هرخين مو الحمد لله رب العالمين بخواي خلشي واهية عمري بريدك شيء صار حفتها نازاني سورة فاتحة مع نايتسيا نازاني قل هو الله أحد ما نايتسيا نازاني يعني أو سورة ثانية كهم روجش دايرته حتى استم مثلا يعني أذكار كان ينام الجنازة يعني معناه تسيا هو غدرك لأخوي دكا وأخوي في مسلمانة بلام مسلمان إن شاء الله نازل يقول هو الله أحد معناه تسيا بلام لا ميتولوجيا وسايكولوجي وميتافيزيك وبابتنا خبيرة نازل قربا هل لو خطرتر فتواش ده بيتوان فتواش ده رنجمني جو كم ترخميم هبت أم قداري بكين فاتحة يون وركبت سيرش فتواش ده سورة فاتحة سورة فاتحة يلا وشي جيشن بعد زوان تركا جيش آمين هم بيكو آمين كان بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشنده ومهربان بناوي وخداي كان جاي رحمته سوز وبزية
الحمد لله رب العالمين. سپاس و ستایش هەر شایستەی خوددایە و بۆ خوددایە کە خاوەن و پەروەردگاری هەموو جیهانیان و هەموو بوونەوەرە. الرحمن الرحيم. بەخشندە و دلۆڤانە کانگای ڕەحمەت و میهرەبانیە. ڕەحمەتی لە دنیادا هەموو شتێکی گرتوتەوە بەڵام لە قیامەتدا تەنها بۆ ئیماندارانە. مالك يوم الدين. خاوەن و سەرداری ڕۆژی پاداشت و سزایە. پادشای ڕۆژی قیامەتە کە دادپەروەری ڕەها و بێسنووری تێدا بەرپا دەکات. إياك نعبد وإياك نستعين. خدایە تەنها هەر تۆ دەپەرستین و هەر لە تۆش داوای یارمەتی و پشتیوانی دەکەین لە کاروباری دین و دنیاماندا بە تایبەت لەو کاروبارانەدا بە تۆ نەبێت بە کەسی تر لە بەندەکانت ناکرێت. اهدنا الصراط المستقيم. خدایە بەردەوام ڕێن و ئیمان بفەرموو بۆ ئەم ڕێبازی ڕاست و دروستی ئیسلامە. صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. کە بەرنامە و ڕێبازی ئەوانەیە لە ناز و نیعمەتی خۆت بەهرەوەرد کردوون نەمان خەیتە سەر ڕێبازی ئەوانەی خەشم و خینیان لێگیراوە بەهۆی ئەوەوە دەیزان و لایان داوە. هەروەها نەمان خەیتە سەر ڕێبازی ئەوانش کە سەرگەردان و گومڕان بەهۆی لاساری و یاخی بوون و نەزانینیانەوە. جزاك الله خيرا خديش الله خيرا بيست. امين يا رب. ئەگەر ئیزنم بدەیت قسەشی دەکەم. فرمو. یعنی زۆر دڵتەنگ دەبم زۆر خەمی دەخۆم کە بەلای گازنوێکیدا دەڕۆم بەلای کافتریاشدا دەڕۆم ئەو هەموو گەنجە دانیشتە دەڵێن ئیشش نییە. ڕاستە لەوانەیە نەوعک لە بە ئیشی هەبیتن بەڵام ئەو هەموو خەڵکە دانیشتە ئەو هەموو کاتە جوانەیان ئەو هەموو وەختە گرانەیان یعنی بە ئیشی بێمانە و بێکەلک بەسەر دەبن. یعنی ئەسڵ وایە ئەو خەڵکە بەڕێزە ئەو گەنجە یعنی مەردە قۆڵی خوان هەڵمان چکۆ بەڕاستی عوزر نەما لە بۆ فێر نەبوونی دین هیچ عوزرێک نەمایە. یعنی ئێستا میمۆریەکی سادا لە ناو ئەنتەرنێتەکەت لە ناو مۆبایلەکەت هەموو ئەو بەرنامانێک کە پێویستە لە بۆ فێرین تێدایە دەست نەگاتە هیچ مامۆستاش دەست شوێنێکی دوورە دەستیش بی دەتوانی با ئەوە لە علومی شەرعی شارەزابی لە خوێندنەوەی قورئان پێ بگەی و تێ بگەی لێ ئەنی داوا لە گەنجان دەکەم داوا لەو مەردانە دەکەم داوا لە دایک و باوکان دەکەم پێشوەختەکە منداڵەکانیان لەسەر دین و لەسەر خواپەرستی و لەسەر قورئان پەروەردە بکەن. یعنی لەوە فەخرتر نییە بەخوای والله لەوە گەورەتر نییە کە منداڵەکەت ئەهلی قورئان بی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمووی لە ڕۆژی قیامەت تاجی نورین دەخرێتە سەرسەری ئەو دایک و باوکانەی کە منداڵەکانیان ئەهلی قورئان. هەر خۆشە معلوماتت هەبی لەسەر هەموو شتێک بە تایبەتی کە دینەکەی خۆتە. یعنی نازانم ئەگەر نەبیتە مەدحوشتیەوە بڕاب کە ئەمن زاروی هەر پێم خۆشم متابعە دەخینمەوە ئەمن ئینجیلیش دەخینمەوە تەوراتیش ینی خوێندیتمەوە حەزم لێم بزانم چی تێدایە خۆشە ینی بابەتی دیکە ئەنواع مۆزوع و بابەتەن هەر خۆشە ئینسان مطالعه بزانیت چیە مقارنە بکە شت بکە ببینی. مامۆستا قلب أخفنا حتى تشرد دراسته مثلا عرب لوي سردمي بري قرآن بيت قال فخر بزمان عربي تكرن. لا ماستا قرآن بزمان عربي هاتي وقت تحديك بو عربا اگر هو صابت بو ايكي كرد بو ايكي فلبيني بو ايكي افريقي بو چی بعربي بخينت يعني بلا از كردي بخينم مثلا تفسيره تبقهم همان خير دقهته من او از قرآن مثلا ايكي بتجويد وترتيل بخينت. يعني موضوعي زاربة او باز بكين موضوعي دابزين القرآن بزماني عربي موضوعك اوانيه ك كرد او خيري بيدغان او خيري بيناغي چونك قرآن هر دما دابزي با هر زمانك با يعني بعربي نبا دبا بكردي دابزي بكردي نبا بفرنسي با بفارسي با يعني زمانك باك خلق ليتي بقى استا كدابز يبو زماني اصل وايا يعني على الاقل باش او كائمه لا شارع القرآن خوينا ومان باش بي شارع زي زماني عربي بين باش او بالنسبه خير طبيعي خيري خوينا وي قرآن بزماني عربي بو
ئەوەی کە ئێستا نووسرایە خێری زۆر زیاترە لەوەی کە ئەمە بە تەنها تەفسیرەکەی بخوێنەوە هەر زمانێکی يعني وەکو حبی مطالعة وەکو حبی فێربوون و وەکو هەوڵدان لە بۆ فێربوونی زیاتر ئەسڵوا ئینسان کاکە هەر بەتەنی زمانی خۆی زمانی دایک نەزانی ئێستا لۆ خەڵکێک هەوڵدا زمانی ئینگلیزی بزانی لۆ خەڵکێک هەوڵدا زمانی فارسی بزانی دەورات هەیە وەنیە معاهید هەیە سنتەر هەیە ئێستا فێری زمانی فەڕەنسی دەکە ئێستا بەشێک لە کۆلێژی لە ناو زانکۆی سەلاحەدین فێری زمانی چینی دەکە ئێکاکە لۆ ئەو زمانانە ئاساییە بیزانی و هەوڵی لە بۆ بدەی لۆ فێری زمانی قورئان و دینەکەت نەبی لێ هەوڵ بدەن بەڕاستی داوا لە هەمووان دەکەم کە یعنی دوور لە تەعەسوبی نەتەوەیی و دوور لە فکری ئەوەی کە ئەوە قەومی منە و ئەوە زمانی منە چونکە ئەسڵ وایە زمانەکان لە لای خوای گەورە جەل جەلاله و خەڵکەکان لە لای خوای گەورە جەل جەلاله و هەمویان یەکسان بەخوای عەرەبەک ئەگەر دیندار نەبی ملتەزم نەبی بە دینی خوای گەورە جەل جەلاله و قیمەتی هیچی نییە لای خوای گەورە جەل جەلاله ئەگەر فارسێک ئەگەر تورکێک ئەگەر کوردێک ئەهلی دین و دینداری بیتن ئەویان لە لای خوای گەورەتر و بەڕێزترە ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم لۆ لەسەر ئەسڵی نەتەوەپەرستی و بابەتی تعەسوبی قەومی ئەوانە نابی تعامل لەگەڵ قورئان بکرێ قورئان وەکو دەستورێکی خوایی لەگەر يعني بەو نەوعەت تەماشا بکرێ کە خوای گەورە جەل جەلاله هەر ناوەکو تاقیکردنەوەک ئەوەی لە بۆ ئێمە ناردیە ئینسانی مسلمانش دەبێت و تاقیکردنەوە نازیح بیت بس خوندنەوە تەفسیریژی هەر خێرا بێگومان بەڵام تەفسیر هیچیە هی قورئانەکەیە يعني کە تەفسیریش خێری هەیە لەبەر ئەوەیە چکە ئی قورئانێ ئەسڵەکە قورئانەکەیە مامۆستا گەلە خۆشحاڵ شەوت گەلمەدەوە گەلک مەمنون بۆتە بنوێست گەل بەحەزکردنەوە کەلامێ خودی شرین مەمنونم عزیزم صحت بتش ممنون گەلە بخێرات مامۆستا گەلە خۆشحاڵ بی چاوەکەمی سەرچاو بەخێر بێ دوای مامۆستا فەرمان هەر لەگەڵ قسەکردنە کە با بەردەوام بین فەرمودانشن ها يعني التأكيد لسر أو كرايو مثلا دنگتان خوش كان قرآن بخينم بدنگة چي خوش أدي أجر يكك دنگي ناخوش بي ونيا طبعا أو قصي ما مستشفان كردي قصة شيء زور ضرورة قصي لسر بكري يعني قصة باسي لسر بكري طبعا دنجي خوش يقلا مرزكاني خيندنا بصراحة بس ئەمە چەند کێشەکمان هەیە زۆر کەس هەیە وەکو تازە مامۆستاش ئاماژەی پێدا زۆری پێخۆشە لەوانەیە یەک دوو برادەر گوت پێ مامۆستا بەردەوام بە خێرت دەگاتێت خوا بخینە کاکە تو دەبی بزانیت چ دەکەی وەنیە برادەری چاک برادەری چاک بەخۆی برادەر دەبی ئاوێ نەبی ئەسڵی دەنگخۆشی لە خزمەت جەنابی مامۆستاش داوالێبوردن دەکەم ئەسڵی دەنگخۆشی بەهرەیە دەبی چێ بداتێ خوای گەورە هیچ شکومان لەوەی نەبی بەڵام ئەوەی لەسەر ئەمە چیە پەروەردەی بکەین پەروەردەکردن چییە لازمە خۆمان فێری مەسەلەن تۆنەکان بکەین تۆنەکانی با بڵێن مۆسیقا ینی دەبی شارەزابی بەسەراحەت و پاشان چ بکەین خۆمان فێری مەقامات بکەین باشە دەپرسرێ زۆر زار دژاتی مۆزوعی مەقاماتش دەکرێت ئەسڵەن مەقامات زۆر زەرورە لە بۆ ئەو کەسێک کە قورئانی دەخوێنی لە بۆ ئەو کەسێک کە ئیمامەتی دەکا چەند جارێک کەش باسمان کردێ بابەتی مەقامات وە لە ئیمام دەکا وە لە پێش نوێژ دەکا وە لە کەسی قورئان خوێن دەکات تەدەبوری زیاد دەکات تێگەیشتنی لە قورئان زیاد دەکات هەم لۆ خۆی هەم لە بۆ ئەو کەسێک کە لە پشتی نوێژ دەکا کو مثل هەندێک کەسەیە مامۆستا کەلیمەی عەرەبی نازانی لە قورئان تێناگات بەس کە ئەتوو مەسەلەن ئاەتەکەت خوێن بە مەقامی سەبا تۆماتیکیان ئەو کەسە هەست بەوە دەکات و باسی جەوەکی ناخۆش و عەزاب و جەوەچکە ئیک دەکەی مامۆستا وانیە کە بە مەقامی عەجەم دەخوێنی كابرا تيدقا وموضوعش خوش جنابش تصدف فرمو يعني إخوي تبارك وتعالى لسورة فاطير دفرمي يزيد في الخلق ما يشاء ابن عباس تفسيره مقياسه هي تنوير المقياس كتفسيره زور معتبرة شو في غنبر صلى الله عليه وسلم دستي لسنجدة فرمي اللهم علمه التأويل إخوايا علمي التأويل بدي قرآني دستي لسنجدة في غنبر صلى الله عليه وسلم إمام عباس ابن عباس عبد الله كري عباس لو تفسيره دفرمي يزيد في الخلق ما يشاء مقصدي الصوت يعني الصوت اشتكي خدائية يزيد في الخلق ما يشاء إيه بس ما مستعلبوا هردوكتان فرضا لسر هميان دنجان خوش بي ودنجي خويان خوش كن إيه أتو دلي بهرية ونيا
يزيد في الخلق ما حتماً- شاء ادي اجر يكك او حتماً- بهري نبي تسبح حتما اما باسی کرد مامۆستا فەرمان باسی کرد گوتی دوو جۆری هەیە دوو جۆر یەکیان ئیستیناعیە دەنگ بالضبط یەکیان مەوهیبیە مەوهیبی کە تو خەلق دەبی لە ناو ژیداکە دێ دەرێ خی گەورە خوای دایت. تەعالا مەوهیبەکی دایتە بس زەناب پەروەردەی دەکەی ئەوەن ئێستای کاکەندرێنی مەسەلەن بۆ نمونە لە ڕووی تعبیری لێکدانەوەی تەفسیرەکەی لە جێبیستی ئەو کەسەی کە بیسەرە لە جێی خۆشە ئەوە مەوهیبەکی هەیە بەڵام ممچینە دەنگە بخینی خۆدایت. ئەو سەوتەی نەبی ممچینە کە بخینی وا نەبی يعني بمقام مشتواونية طبعاً. نا دنگم زور ناخوش طبعا بزانە وای. يعني ئەوە مەوهیبیە ئەوی دیکە ئیستیناعیە دەتوانانی دروستی خوش دنگت بس دەتوانانی نا- دروستی التكليف اللي بكين نا والله زود تكليف لا، بس أما- مەسەر هەیە. ئێستا بۆ نمونامە قورآانەکی مەسەرەن دەخینین وەکو سوورەتی یوسف مەسەلەن يا الله فەرمێ واستبق الباب وقدت قميصه من دبر وألف يا سيدها لدى الباب قالت ما جزاء من أراد بأهلك سوءا إلا أن يسجن أو عذاب أليم يعني كل شيء دكاتره مامۆستا إلا أن يسجن أو عذاب أليم أتو بردوام بمامۆستا. هرب بردون عراقي با هربوا مقامي هرب مقامي يا الله بسم الله الرحمن الرحيم والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى ألم يجدك يتيما فآوى ووجدك ضالا فهدى ووجدك عائلا فأغنى فأما اليتيم فلا تقهر وأما السائل فلا تنهر وأما بنعمة ربك فحدث صدق الله العظيم ما شاء الله ما شاء الله ما شاء الله لروي شرعية وهيتي تداهي مثلا بكورس يان تن كسيك بيكوا بيك مقام قرآن تن آياتك بخوينه ولا روي شرعية هيتي لروي تداهي شرع- مثلا سورة فاتحة ئێستا مثلا عرف دەور دەبینی ئێستا مثلا لە مووسڵ لە منطقەکان وەکو مەغریب وەکو جەزائیر بلى مغرب بەخۆم والجزائر ئەوم دیتێ جنابشت ممکنە دیتبت بلى سوڕەتی کەهف شەوی جمعان دەخینن لە مزگەوت بە ئەوەی. حشاماتي هم طبعاً. براس كورس. الجوان یان لە مزگەوتە چیتکە دیتم سوڕەتی تەبارەکەیان دەخین چکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ کەسێک کە سوڕەی تەبارەکەی خوێند شەو کە وەفاتی کرد ئەو شەوە خوای تبارك وتعالى نجي من عذاب القبر حتى فرمي سي آية سورة تبارك سي آية شفعت له باشا كواتا درستها بكورس بجماعي بخوين اگر مثلا بيتان بلين مثلا آياتك لقرآن بيكوا بيك تون وبيك مقام ابو شوازه بخوين وكو اوي مغربية كان زور محز ليها بيكوا لا برو يعني ببي زياد وكم نشازات لقلي سورة الكهف مثلا آيات هالريكون وبي بيكوا بس بيكوا بيكوا تواوكا بسم الله الرحمن الرحيم
الحمد لله الذي أنزل على عبده الكتاب ولم يجعل له عوجا قيما لينذر بأسا شديدا من لدنه ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا حسنا ماكثين فيه أبدا وينذر الذين قالوا اتخذ الله ولدا. ئەوە شتێک لەسەر ئەو پێکەوە با بڵێن خوێندنە سەبیدایەتی مەسەلەن ئەمە هەردوو لە یەک تۆن دەمان خوێند بەس مەسەلەن جار هەیە دەبینی مەسەلەن دوو کەس پێکەوە دادەنیشن ئەمە زۆر جار غەڵەتێکمان هەیە دوو کەس پێکەوە سرودی دەڵێن دوو کەس پێکەوە دادەنیشن قورئانی دەخینن مەرج نییە من لەگەڵ تۆنی مامۆستای بڕۆم عیلاجی ئەو وەسعی چییە شتێکێ پێ دەڵێن هارمۆنی بەسیترین خاڵی هارمۆنی سێت دەبی قەرار و جوابی ئەو جوان بز ئەو جەل لەزەتێکی زۆر تایبەتیش دەدا زۆر تایبەت مەسەلەن یعنی ئەوە حەقا ئینسان خۆی فێر ئەو بابەتانە بکە ئەوە تەسیر زۆر دەکەم یەک شتی دیکە ویستم لە مامۆستاش بپرسم بەس تازە ڕووی باشە قورئان حتا مرنێ دێت گەلمەدابەتیان پشتی هینگێ چونکە یەکش مەشهەدێت کو تێتە بەحەسکردن کو ئێدی خەڵاتی مسلمان و ئیماندارەتە وەرگرتن دەنگ خۆش تێن و قورئانت خوێنن کاکێ دەنگێ خۆش هەمیان خۆشترە کاکینە حتا مەزامیر و داود باکی تێتە بەحەسکردن ئێدی پشتی هەمیە خودێ مەزنای خۆ جل جلاله تێتە بەحەسکردن ئەو خۆ قورئانت خوێنێت سورة الرحمن بس بما أو حديث الصحة أنا ظانم بجاكا معلوماتك طبعا هي لسر وبابتيك روج قيامت خواي تبارك وتعالى بانجي داود دكا او دنك خوشيا هر او نبوة كاريجر لسر هر ويبي طير او تسياو تشولي بي خواي تعالى فرمي ولقد آتينا داود منا فضلا يا جبال أوبي معه والطير وألنا له الحديد طبعا سرساويك هي يدي اگر پشت راست بي او يتكن بلام يعني تاكيد لسروي هيك و لا محشر ذاك او خلق هم اراده وستين سوره الرحمن دخويندري كسوره الرحمن دخويندري همو اواني كلو مشهدي حاضر بونا واماده بونا همو يعني سري خوان دنوينن قال لبروي خوي تبارك وتعالى التحدي كذا فرمي ولو تفرمي ويقول لو اجتمعت الإنس والجن على أن يأتوا بمثل هذا القرآن لا يأتون بمثله ولو كان بعضهم لبعض ظهيرا تحداي كردية ما استمجابه يعني هو ما دام هو بالقرآن بحشتيجي هالكلمة ما نا يعني ما هو لك القرآن نا حتى فيرد يعني حتى رجع قيامة خلاص هو لك القرآن خلاص أدي بخوينا فرمي اقرأوا القرآن أدي بينالي دلي اقرأوا لصاحب القرآن اقرأ كما ترتل أنت فإن منزلتك عند كل آية أنت تقرأ بس تمجاوي يعني أبو حتى قرآنش برتوكي ديجيت أسماني ويت بيروس جدات كت أفي يعني الويريجيال يعني قرآن دميني مرتبة برز دبي كاتك بيد فرمون قرآني بخينا حتى أو شوي ما مستبجيري أون دي لبرتا بجيري أون دي لبرتا خواي تبارك وتعالى برز الدكات وبرد ولكل درجات مما عملوا زي توفيق إخواي كوني لوي خواهی گەورەوە بەخۆی باشتر دەزانێت بەس ئەوەی ئەمە باس و خواستەکەمانە مامۆستا مۆزوعی ئەو دەنگخۆشی و مەقامات ئەو بابەتانە یەک شتی دیکەش مامۆستا فەرمان ئەمن پارە تو سرودەکت گوت ئەمرێک نەخۆم تەزیلە بەخۆی زۆر زوو ناو سیارەی جد دەمێ جانە ئەو تەکلیفە وەک باڵدار و ئەوە نا أو اللحنة وەکو باڵدار بفڕم بە باڵ ما دينا بكام عرزي ما دينا بكام عرزي أزرار مايكل لا يلا مباشر له يبري ما با يلا بس ده روحنا فداك يا رسول الله سلام عليك يا حبيب الله روحنا فداك
يا رسول الله سلام عليك يا حبيب الله هار واقبل دارك بفريم ببال هار واقبل دارك بفريم ببال بما مدينة بكم عرزي حال بتسمى مدينة بكم عرزي حال يا رسول الله سلام عليك روحنا فداك يا رسول الله سلام عليك يا حبيب الله روحنا فداك يا رسول الله سلام عليك يا حبيب الله يا حبيب الله اي ما شاء الله اي شاء الله خود اشترى پێشکەش بە جنابی مامۆستای گوڵ زۆر سپاس. يعني اما تو جيمان لنا رانا قرد با پێشکەش بە جنابی مامۆستای مامۆستایانی گوڵ وهمية خەتای منە بە تا قسەی يا نانە مامۆستا سلام. داوای کرد مادام جنابتان حەستان لا شتەما دەستان خۆش مامۆستای يعني بدي سو بقرنا بسر مزنية قرآن بيروس يعني ما شاء الله هر دوكات شارزية كطيبات مقامات دا هي مثلا بوا كيش خوشتره مقامات هي او عراقي و يعني بيخان بەڵێ يا دي هم بتشينا جهة كيدي والله بەخۆی معلومی جنابی مامۆستا مەدارس زۆرن آه. عادەتەن ئەوەی لە لای مەباوە مەدرسەی میسریە مامۆستا ماشەڵڵای دەوێت لەو مەجاڵێ مەدرسەی عێراقیە مهم. ئەوەی ئەم زۆرم حەز لێیە ما شاء الله. پێم معجب بەوەی شەر مامۆستا بخینی طبعا و مەدرسەی با بڵێن خەلیجیە ئەوانی کە عادەتەن ئەمە بە تەدویر دەخینین لە پێش نوێژیەکان وين ئەوانەی لە سعودیا ئای بەیاتی هەولێر. بەڵێ بڵێ هەیتمان ئەوانە دێنە تابعی عێراقی ئەوجا حەستان لێ میسری مامۆستا دەخینی انشاءالله حەستان لە عێراقی هەر مامۆستا دەخینی انشاءالله انا ده بيك هو بن يعني مۆزوعەکە دەزانیت چیە وەڵڵاهی جارێک لە مقابلەشی بووم مقابلەشی تایبەت ئەو نەکبرم مامۆستا جەنابیان لێرە گوتی لە عێراق مامۆستا معجیبی کام قارئی لە قرای عێراقی گوتم وەڵڵی مامۆستا مەلا دەشتی ما شاء الله هەیە دەڵێ حافظ خەلیل بەڕەحمەت بی و شێخ وەلید ئیبراهیم بەس ئەمن ئەوەی لەو پیاوەی لەزەت دەکەم لە دەنجی نازام تایبەتە والله من نارم بڵێم دەڵێم ێستا دەرناوە لە پێشتی ناوڵ بالا پێشم بخۆم هەر لەوانێ ئەگو کەیفی خۆ نادي التازة باسمان بس يعني وما صراحة بنعمة ربك آه فحدث ما شاء الله يعني خۆزگە لە دەرێ قسم کرد بە وەڵامەوە تازە تحصل للراس توخي قلت يا الله أمام حەزم سيد سعيد عراقي مصریتان پێ بەدڵی خۆتان بيتم باشا يلا وجارە مصری عراقیمان گوێ لێ بوو مصری إن الله يعلم غيب السماوات والأرض والله بصير بما تعملون بسم الله الرحمن الرحيم قاف والقرآن المجيد أعوذ بالله من الشيطان الرجيم وتولى عنهم وقال يا أسفا على يوسف وابيضت عيناه من الحزن فهو كظيم قالوا تالله تفتأ تذكر يوسف حتى تكون حرضا أو تكون من الهالكين قال
وأعلم من الله ما لا تعلمون. صدق الله العظيم. طيب بارك الله بارك الله خوش. أو بياتها وليرة قربة ما شاء الله يعني اوي تايبت بو يعني بدنا نجي خويخين او أو اتو قوتت او والله. تاتش بدنا نجي حسد لا قراءك با تاتش قراني بيروز والله ما أستاي خوش بس إي أوي قافك يعني قافك خوش عفوا قافك خوش. لموضوع المقام للشعر وأنا دابا نشند للسفر بخينا للشعر مقام سفر مقام كل ذلك بس لا ده إن شاء الله. إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. ولقد خلقنا الإنسان ونعلم ما توسوس به نفسه ونحن أقرب إليه من حبل الوريد إذ يتلقى المتلقيان عن اليمين وعن الشمال قعيد ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد ونفخ في الصور ذلك يوم الوعيد وجاءت كل نفس معها سائق وشهيد لقد كنت في غفلة من هذا فكشفنا عنك غطاءك فبصرك اليوم حديد. الله أي الشيخ الله ياسر الله. الدوسري. أنا والله أو الشيخ ياسر ما شاء الله ما شاء الله. طيبتي. تازه كاك محمد بروسر دلي بحساب حتى ساعة دو دبي لقر ما دبي بروي والله دانشة دانش خلق دانش مالي خمان ما تو دانشتي بعقري دانش من نمزاني او قصيت ندق لما ندق كدواي بيكوريكون أنا بتساوي ما بيكوريكون تفسير لقبرام جهان سورة سن آياتك محمد تو هرويا لا ناخذ حسكت بشتينجي بس با يعني تقال في بابتي ام بحثكين يعني قال جوراجت ناف آيات قرآن بيروز داكو او باش بحث كري بمروفاج بلي تشريعي بلي بحث كرنا تشيروك وسرهات يسر بيغمبر هاتين ما مصشبان او آيات انا اقد كرا دواء ان شاء الله او والله قال اخوش او آزار وعذابي روح تشان بيجا سورة قاف قال فانا ماني بحث الدنيا كري خذت هلا كام تشو بجين تشو بخوين تشو فخوين تشو بروجي بين مانا تشو تندرسي خو أوي فوريزي ما استأخيري خيندي ولا قد كنت في غفلة من هذا لسلام مرك بيدلي فكشفنا عنك غطاءك أو بردي لسرت ساوت هي نابيني الراس ديبيني أو هاسبيا هموي تسوار دولة دي الدنيا شي أو الدنيا لقد كنت في غفلة أقداربا أي أمرو فاني كواتوبنا كان بقرينوا أو روجة ساوري همومانا او بردي اما شتي برده نابين او كاد نامين غطاء فبصرك اليوم حديد يعني تساوت زور تيج دبي بقوة دبي بيجا خذي حسك دي تفسير شيء اقول براي من الركبي من قول ان شاء الله باشكي زيدك ونف آيات قرآن بيروز دار سر مثلا تندرستیه که هم چاو پارزین که چاو تعامل بکین به جامانه مزانیم باشکه زیده جد نف برنامه پاشی بدم بحث تندرستی آمد کین مانه به جا خود هست که افشوش دی بحثا پاراستنا تندرستی خو که نبتنید هی وارم از آن پیروز دا بلکه بگشتی همی وقتا کی بو بچی که حتی یه پیر
نوني اوجي قالك جوات يا بحس كرن واف زۆر صحت ضرورە، ضرورە. نعمتك خدای مازنك قال ما كري اف شفاجي خدای حسكت يكش بابت هري جرين جريداي تندرسي ام دي بحسكين بس واتشي قلتم ما مستدبي دانش دانشم. يعني بردام دبين لك ان غلط شاء الله اف شفاجي خدای حسكت ميوانك عزيز ديال ما بت ميواني ما از بيجم هي دي خو حاضر كد بس موضوع ما بيجم سر زميواني عزيزي اي والله مش ميجي ناديت يا والله ها دكين ان شاء الله ان شاء الله ان شاء اشتك الله مالي ده هذا غار دينك غار ما عندك حبك اشتك لابو نخوشي ولابو أري تندرستي خو معنا انا الحمد لله كواف شبيش ديال ما بس با قرتشيله مم. مثلا همي قوا بتفيب اوفي ورمضان هم كم اوفي فاتخون و هم چوا پاريزيم طيبه تيجي تاي رمضان بيروزا كما بتفيب اوفا كو زيده هاي او 24 قلت لي سيلي دي وقت افطارش بري شربت و خوارنوي غازي جا خدي حسكت هم دي بحس او بابت انا دكين يعني او ترشيو ترشيات كنا او تسلت خراب ام خوجه دير بخي باشه هندك او كي مثلا وقت فطاري حتى وقت باشي ترامت كت او شلمانيت ام فات خوين بو تندرسي مام دكتور دامرش با ما مسافر من شي دكتور حس خدي حس ديال المدرسه عليكم السلام ورحمه الله وبركاته حتى واشن سلام عفوا دانش استغفر الله دكتور بخير بي حتى واشن دكتور كوي شوفت ما والله غريبي ما عندك ردي والله ضل عيوني ضل كيف تنادي ديار هي خدش ترازي ديار دافين ان شاء الله ان شاء الله ان شاء الله حتى واشن اخوان بخير بي تشتا صاغبه وما عندنا بنو اتوش ما دنكتان نرزي ان شاء الله خارتان يلا سلام جماعتي خوش به سپاس ما عندنا دكتور جرا ما داشته دست ببینه چه مسئله فتره کو دری جام تنو بینین سر خانه تستکی باش نیت تحاضر کردن هدی هدی ان شاء الله والله زور سپاس يعني ام شوي زور خوش لما انا بيروزه لخدمه اي خوش رئيس ليره دانشتوين ای خودش تنو بحقیقت ایشی پزیشکی قۆناغی جیاوازی تێدا هەیە من هەموو جاری ئەڵێم من یەکێکم لەو پزیشکانەی کە لەخوا بەزیابێ خۆشبەختم چونکە نەک هەر لە مەجالی بڵێن تەندروستیەکە و لە مەجالی پزیشکیەکە خزمەتم کردبێت توانیمانە بە هاوکاری ئەوەی خۆشەویست لەم دەستگا ڕێکوپێکە بتوانین لە ڕووی ڕۆشنبیری تەندروستیەوە ئیش بکەین و هەروەها لە ڕووی کارجێڕی و خۆشبەختانە ئێستا مامۆستاشم لە کۆلێژی پزیشکی ینی هەم لە پەروەردەکردنی پزیشکانی جلی داهاتوو بۆ یەک بازێ جار کە بازێ قۆناغ دێتە پێش بازێ ئیش و کاری پسپۆڕیەکەی خۆم بە تایبەتی لە بۆ ینی کارێکی ئاسان نییە نەشتەرگەری و نەخۆش و هێنان و ئەوانە وەکو ئەوەی وتمان پێویستمان بە هەنگاوێک چوونە پاش بوو و ئیشەڵا لە هەنگاوی داهاتوو لە شتێک ئەوە چوونە پاش نییە و وەستاوی لە شتێکی بەزەبەت تێلاش ئەو باشتر بێ ئینشاءڵڵا بە شتێکی باشتر و بە ڕێکوپێکتر و بە هاوکاری و سەرکەوتو هەموو خۆشەویستان حسب قشش سپی بوو لە ناوێ حەقی خۆیت الحمدلله خۆیەوەتکۆن باش والله الحمدلله گەلە ما بچێکی سۆدەی بە بەحەزکردنەوە بینە خۆ مثلا ئاف و خواردنە شەربەتە و تشتی دینە مثلا حتى چڕۆدا ئەوێت باش تێرامەت کرد هەیە ڕەمەزانێدەک و کاریگەری خراپ لەسەر گورچی لەمان نەبی چون خۆمان بپارێزین لەو نەخۆشیانی کە تووشمان دەبن بە تایبەت لە کاتی ئەوەی کە کەم ئاو دەخوینەوە زۆر بمان کە دەچین پشکنین دەکەن دەڵێن ئەتو کەم ئاوی دەخوی ئاو زیاتر بخۆ بۆ ئەوی زیاتر تەندروستیت باشتر ڕاست جاما ئەم هەیوا ڕەمەزانێدا دەست ڕاست ژمانجان کاریگەری بڵین با هەر با بڵین بە شێوەیەکی گشتی ئاو بۆ جستە هەم بۆعدێکی علمی تەواوی هەیە بۆ عدێکی دینی هەیە یعنی مەسلەی ئاو هەموو زیندەوەرەکان کە ناوی هاتووە لە ئاوەوە سەرچاویان گرتووە کە دروست بوو بۆیە نزیکترین توخم لە لەشی ئێمە لە لەشی هەر مرۆڤێکەوە ئاوە ئەو ئاوە یعنی ڕێژەیەکی زۆری لەشی ئێمە پێگەێنێ هەر کاتێک ئەو باڵەنسە تێکچێ ئەو ئاوە کەم بێتەوە لەش حەز دەکا لە بارودۆخێکی خراپدا هەیە ئەمە ئەوەی کە لە ماوەی مانجی ڕەمەزانی پیرۆز دەگوزارێ جیاوازە ینی ئەگەر توانین بڵین کە زانستی سەردەمیش ئێستا دەیەوێ خۆی لەو بوارەدا ببینێتەوە بابەتی بە ڕۆژبوون بۆ ماوەی ئەوەندە کاتژمێرە دەرکەوتووە مفا و سوودی زۆر زۆر باشی هەیە بۆ ئەوەی کە ئەو خانانە بەردەوام بن بتوانێت لە باتی ئەوەی هەموو خوێنی جەستەمان بەڕی خۆڵە و بە مەعیدە و بەوانەوە مەشغوڵ بێ بچێ خەریکی تعمیراتی خانەکانی تر بێ ئەو خانانی کە خراپن
لایەن بە بیانهێنێ بیان با ڕێکیان بخاتەوە بۆ نمونە خانە شێرپەنجەیەکان لە ناو بە بپڕژێتە سەر ئەوەی کە پێست و ئەو شوێنانی تریش کە پێویستیان بۆ هەیە کاریگەری لەسەر بە بەڵام زۆری ئەو هاوکێشانی باسم کرد ئاو تێیدا عنسوڕێکی ئەساسە توخمێکی زۆر ئەساسە بۆیە باشترین شت کە بڵین ئەگەر پەیوەندی بکەین بە مانجی پیرۆزی ڕەمەزان و ئەوەیە کە ئێمە لە مانجی ڕەمەزانە تێبگەین کە بەداخەوە کۆمەڵگای ڕۆژهەڵاتی بە شێوەیەکی گشتی با بڵین ئاوخۆرێکی باش نین یعنی ئەمە وەکو پێویست ئاو ناخۆینەوە تەنانەت زۆر جار دەگەڕین بە دوای سەرچاوی دیکەیە بڵین وڵی ئەو ئاوی زۆر تێدای باش ئەگەر ئاوی زۆر تێدای ئاوەکە خۆی ینی مەسەلەن بە ئاوها بڵێن بەڵام هەندێک خواردن هەیە کە دەتوانین بڵین سوودیان لێوەربگرین لە دوای بەربانگەوە هەتا وەختی پارشێ و بۆی بتوانێت جەستە ئەو ئاوە ڕابگرێ چونکە ئەگەر بین لەسەری شو تەماشاگەم یەکسەر ئەو هەموو ئاوی تێکەین هەموو چێتە ئەو شوێنەی کە چکە جسم تەبیعەتێکی هەیە چەندی پێویست بوەری دەگرێت ئەوەی تر دەکاتە پاشەڕۆ لە هەموو شتێک لە خواردن لە خواردنەوە لە مادەی بەسوود مەسەلەن کە دەڵێ وڵا ئەو شتە زۆر باشە ئەو میوێ زۆر باشە میوەکە بەقەدەر ئەوەندە باشە کە لەش پێویستی پێێتی شەکرێکی زۆری تێدا ئەو شەکرە دوایە دەچی دەی بە چاوری خەزنی دەکانی کەواتە هیچمان ئیسفادە نەکرد بەڵام هەندێک شت هەیە هەندێک حاڵت هەیە ئەمە توانین ئاوەکە بە هێواشی بخۆینەوە و لە هەمان کاتیشە هەندێک سەرچاوی خۆراکی هەیە لە سەوزەکان بە تایبەتی کە ئەوانە پڕن لە ئاو و بە شێوەیەکی باشیش ئەتوانن لە جەستەیە بمێننەوە خۆیان حاضر کەن لە ناو ڕیخۆڵەکانە کە جسم پێویست پێ بوو ڕای پێشێتە دەرەوە و زیاتر بتوانین سوودی لێوە بگرین بەڵام وەکو ئەوەی بڵین بۆ چێ باشیان بۆ چێ خراپە بەخۆی حاڵی ڕۆژوەوان یان بە ڕۆژوبوون ئێمە زۆربەی ئەو نەخۆشەکانی خۆم کە سەردانم دەکەن سەرەن دەپرسن ئایا ئەمەتوانی بە ڕۆژ چکە ئەمە بەڕاستی لەبەرەوەی پسپۆڕێتەکەمان لە بواری گورچیلەدە گورچیلەش با بڵین ئەو فلتەرێکە ئەو ئاوەی هەمووی باسم کرد لێوێ ئەو ئاوە و کە ئەبێتە فلتەریەکە و ئەو ئاوە پێویستی کە دەگەڕێنێتەوە ئەو لێ زیاد لە لەش فڕێدەداتە دەرەوە هەر گورچیلەیە گەر هاتووی ئەمە ئاوێکی خێرا بخۆینەوە میزێکی زۆرمان پێ دەکات کەمتر دەتوانین هەڵیبگرین و بۆ ئەبێ بە قۆناغ و بە هێواشی بێ بۆیە ئەو نەخۆشانی کە سەردانی ئێمە دەکەن ئێمە دائیمەن دوو جۆر نەخۆشمان هەیە جۆرێک نەخۆشمان هەیە کە پێشتر دەستنیشان کراوە و دەرمانێکی زۆری هەیە و لە ئەگەری وشکبوونەوە زووتر کاریگەری لەسەر گورچیلە دەبێت ئەوە لە بیدایەتەوە و بەپێی ئەو ڕێکارانی کە مامۆستایانی بەڕێزیش دەزانن کە ئێمە پێیان دەڵێن ناتوان بە ڕۆژوو بن ئیتر باعزری ئەوان بەڵێ ئەوان عوزرەکە و ڕێو شوێنەکەی پێ دەڵێن حاڵەتێکی ترمان هەیە نەخۆشەکە تووشی حاڵەتێک دەبێت ئەگەر هاتوو بە ڕۆژوو بۆ نمونە ئێمە لەو حاڵەتانی کە زۆر پێمان خۆش نییە دروستبوونی کریستاڵ و ڕم لە ئەوەی کە لە ناو خۆمان پێی دەڵێن لە ناو گورچیلەکانە کە ئەمە بەداخەوە سەرچاوەیەکە بۆ دروستبوونی بەرد و ئازار و ئێشی دکتۆر مادەم هاتیە سەر بەرد و ڕەمل و سوزانم هەتا چەوری سەر گورچیلەوە هەر ئەو نەخۆشیانی پێشووتر باسکراون ئەوانن کە گورچیلە تۆش دەبێیان نەخۆشی نوێ هاتی ئاگامان لێ نیە مەسەلەن گورچیلە تۆژە خۆی ئەمە با بڵین نەخۆشی نوێ یان ئەتوانین بڵین دیاردەی نوێ زۆر جار ئەگەر ئێمە لە کۆمەڵگای خۆمان تەماشاکەین پێشتر کەمتر ئێمە کێشەی ڕمل و کریستاڵ هەبوو بە شێوەیەکی گشتی لە ناو کۆمەڵگای کوردەواریان بڵین کۆمەڵگای ڕۆژهەڵاتی لەبەرچی لەبەر ئەوەی فاکتەرەکان زۆرن یەک لەو فاکتەرانی کەمە ئێستا باسمان کرد کەم خواردنەوەی ئاوە زۆر جام لە نەخۆش دەپرسم دەڵێم ئاو خواردن دەڵێ زۆر باشم بەس کە لی دەپرسی چ ڕێژەیەک میز دروست دەکەی سێرەکەی بە 12 ساعت دوو جار چۆت میزی کردو ینی دەکە ئەوە ئاوی باشی نەخواردێتەوە ینی ئەوە یەک لە دەلالەتەکانە چکە ئێمە ئاوی باش پێمان باشە ئاو بخورێتەوە بۆی ئەو ڕێڕەوەی میزە ڕۆی پاکاتەوە بە شێوەیەکی سروشتی بێوی پێویستی بە دەرمان بێ دووەم شت کۆمەڵگا بەرەو دانیشتنی زۆر هاتوو ینی هەم ئەگەر بین وەنی مامۆستا ئامێرە زیرەکەکان سیرکەین یان ئەو سەرچاوانی کە پێی دەوترێت سەرچاوەی خۆ لە بیرچوونەوە ها ینی کەمتر حرەکە دەکەین و ئیشەکان ئاسان بووە و هەمووی بە کۆنتترۆڵ وای لێ هاتۆ گڵۆب بە کۆنتترۆڵە تەلەڤزیۆن بە کۆنتترۆڵە ینی خۆ حەقی خۆمانە تەلەفۆن بە کۆنتترۆل هەمووی نزیکە لای خۆمانە بەڵام لەسەر لە بێل مقابلی جوڵەمان کەم بووە ئەم جوڵە کەم بوونە بەڵێ هەندێک دیاردەی تر دروست دەکا کەوای لێ دەکا بۆ نمونە ڕمل زۆر بێ حرەکە نەبێ بێنە بەرچاوی خۆت ئەو گورچی لێ بە ئاویش کە تۆ زۆر تۆزێک نەجوڵی و نێیت و بڕۆی ئەو ئاوە هەموو ژوورەکانی ناو گورچی لە چکە ژوورەکانی گورچی لە هەمووی ئاوها لەسەر یەک ڕیز بوون ینی شێوازێکی وایان هەیە بە شێوەیەکی هیلالی ئاوها ڕیز بوون
پێش و پێشی ئەنی تۆ گەر نەجوڵێ ئاوە ناتوانێت ئەو میزە ناتوانێت هەموو ژوورەکانیش لەوێ دەنیشێ. خاڵێکی تر هەندرێنجان ئەوەیە کە مەسەڵەن ئێمە شێوازی خواردنەکانمان بوون بە خواردنێک کە وەکو پێی دەوترێ خواردنە ڕۆژ ئاواییە زۆر پرۆسس کراوەکان کە ئەوانە چیان تێدایە کۆمەڵی ئەنسووریان تێدای کۆمەڵی توخمیان تێدایە کە بەڕاستی ئەو باڵانسەی بینی شلەکان لە ناو گورچیلەکانمان تێک دەدەن و دەکە مادەکان بنیشێن ئەو ڕمل و کریستاڵی پێ دروست بێ بەڵێ ئەو دیاردەیە ئێمە زۆر هەستی پێ دەکەین لە کۆتاییدا دەبینی بەعزێ نەخۆشی و زۆربوونی ڕێژەی بەردی گورچیلە و ئەوانە بە تایبەتی لە ڕۆی علمیەوە هەتا چەند ساڵێک لەمە پێش دەمانگۆ پیاوان زۆرتر تووشی بەردی گورچیلە دەبن بەراورد لەگەڵ ئافرەتە بەڵام زانستی نوێ و لێکدانەوەی خۆمان و ئەوەی کە دەبینین ڕۆژانە خەریکە ڕێژەکە ینی ئەگەر زیاتریش نەبێ وەکو یەکیان لێ دێتەوە ینی باشە هەمووی کاریگەری هەیە لەسەر دێنە سەر ئەو وردەکاریانەی کە کەسێکی تەندروست پێویستە گورچیلەکانی چۆن بن لە نێو قسەکانت باسی ئەوت کرد کە گوتت ئەگەر کەسێک 2 جار لە ماوەی 12 ساعت بچێ میز بکات تەندروست نییە ئەوە ینی ئەوەی لەبەرەوەی ئاوێکی باشی نەخواردوتەوە کەسی ئاسایی ینی ئەگەر بڵێن باش بێت ستاندار پێویستە چەند بێت لە چەند ساعت جارگە و کەسە بتوانێت میز بکات ڕاستە پرسیارێکی زۆر لە جێ خۆیەتی ئێمە ڕێژەی ئاوی پێویست بۆ هێشتنەوەی گورچیلەکانمان و هەموو ئەندامەکانی لەش کە باسم کرد ئاو علاقی بە هەموو بەشەکانی لەشەوە و هەر پسپۆڕێکی بە ڕێزیش لە هەر بوارێکتر بێ دەتوانێت ئەوەی خۆی پێ بڵێ لەبەرچی بۆچی باشە بۆ پێستەڵی بۆ مێشکەڵی بۆ هەموو بۆ کۆ ئەندامی هەرسەڵی بەڵام با ئەنگەرێمە باسی گورچیلە و باڵانسی ئاو بکەین کەسەکان بە پێی و کێشیان و بە پێی باڵا و قەڵەوی و زەعیفیان ڕێژەی ئاوەکانیان جودایە ئەما بێ لەلایەکەوتی بکەین بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە لە ناو لەشی ئێمەیە زەنگێک هەیە لە کاتێک ئەگەر ئاو کەم کا لە ناو لەشی ئێمەیە ئێمە تینومانە بێت کەواتە تینوبوون بە مانای وشکبوونەوە دێ بۆ وشکبوونەوەکە نەک بە مانای ئەوەی کە بڵین خوانە خواستن نەخۆشی بێت چکە ئێمە هەمومان کە بە ڕۆژوو دەبین بە ڕادەیەک تینومانە بێت بەڵام ئەوە کاتەکەی دیاری کراوە بەڵام با بڵین ڕەمەزان نییە وەختێکی ئاساییە یان تۆ دانیشتوی دوای بەربانگ دانیشتوی تینوبوون یەکەم خاڵی پرۆسەی دەستپێکردنی وشکبوونەوەی کەواتە ئەگەر کەسێک مەشغوڵ بێ بە هەر بابەتێک بۆ هەر تەکنەلۆژیایەک و هەر ئیشێک و هەر شتێک ئێستا مەسەڵەن لێرە ئاو دانراوە و ئەگەر تۆ لە کاتی بەرنامەیە تینوشت بتوانانی ئاوەکەت بخۆیتەوە کە مەشغوڵ بوو تینوبوونەکەی پاش پشتگوێ خست و لەگەڵیشیە ئاوهای لێ بکەین چونکە ئێمە ئەگەر بین سیناریۆیەکی جوانی خۆمان دروست بکەین لەگەڵ یا چەرەسمان خواردووە خواردنمان خواردووە لە خێزانێک و بۆ خێزانێک ئەو خوێی زیاتر تێدەکا ئەو چاوریەکەی زۆرترە وای لەکە خوێنەکەمان وەکو پێویست تەڕ نییە ینی ئاوی تێدا نییە کە مەسەلەن بتوانێت گورچیلە بە ئاسانی فلتەری بکە و پیش پاشەڕۆکان و مادە بەسوودەکان بگرێتەوە بۆیە ئەگەر بین لە کەسێکی ئاسایی پێناسەکەی ئاوها دەکرێت هەوڵ بدە دائیمە ئاود لێ نزیک بێ چونکە ئەگەر ئاود لێ نزیک بوو بە کەمترین تینوێتی دەخۆیەوە ینی یەک لە کێشەکانی ئێمە چییە بۆ ئاو خواردنەوە بێت جوهدێک سەرف بکەین کە دوور بێ ئەو جوهدە لەوانەیە من لە ناوەڕاستی تەماشای زنجیرەیەکی تەلەڤیزیۆنی دەکەم یعنی حەزم لێ نییە بەجی پێڵم یان جۆم لە مامۆستا گرتووە ئەگەر ئاوەکەم لێ دوور بێت لەبەر خاتری ئەوە تەخیرەکەم دوای فترەیەک ئەو زەنگە هێواش هێواش کەمە بێتەوە هەتا جارێکی تر لێ دەداتەوە ئەو زەرەری خۆی لێداوە بۆیە بە شێوەیەکی گشتی باشتر وایە خۆمان متابعی تینوبوونی خۆمان بکەین و متابعی مەرجە تینوت بێ ئیلا ئاو بخۆیت ینی بەبەستت لە ئەڵتەرنایتیڤەکانی بۆن من تینوم نییە بەڵام دوو قم سێ قم ئاو دەخۆم یان پەرداغێک ئاو دەخۆم باشترە کە زۆرترین ڕێژی خۆی زانایەک هەیە کە یەکەم جار ئەو قسەی کردو بەڕاستی سەناوەکەم لێنە بەڵام ئەوە زانستیە لێک درایتەوە ئەڵێ باشترە نێڵی تینوت بێت بە بەردەوامی ئاو بخۆی ئەوە یعنی بێگومان بەڵام ئێمە لۆ لە بەرەوەی ئێستا حالیان لە مانجی پیرۆزی ڕەمەزانە مەسلەی ڕەمەزان باسم کرد سوودەکانی بە ڕۆژوو بوون و نەخواردنەوەی ئاو بۆ کەسێکی ئاسایی کە هیچ نەخۆشیێکی نەبێ زۆر 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 زیاترە لەو تۆزە و شگبوونەوەی بەڵام ئێمە هەمیشە ئامۆژگاریەکەین کە الحەمدولله ئێستا کەش و هەوا لەبارە بۆ بەڕۆژ مەتایبەتی بەڵام کاتێک کە ئەگەر دنیا گەرم بێ و
بڵین لە کۆتایی ڕەمەزان ئەگەر هەتاو بێتە دەرەوە ئەوانە باشترە کەمتر هەتاومان لێ بدە زیاتر لەبەر سێبەر بین بۆی ئەو ڕێژە ئاوەی کە هەمانە بتوانین ڕۆژوەکەمانی پێ تەواو بکەین تووشی وشکبوونەوەیەک نەبین کە خوانە خواستە وای لێ بێت سپینێ مەجبور بین بڵێن وەڵاهی مامۆستا ئەو نەخۆشە ناتوانێت بە ڕۆژوو بێ تکایە پێی بڵێن فیدیەکەی چییە ئەوەکەی چییە بۆی نەگەینە ئەو دکتۆر هاتە گوتن بەعدەل ئاوت لە لابێ ئەوەی بەردەوام بخۆی مەسەلەن لە ڕووی پزیشکیەوە شتێک نییە لە ئاوی کە نە تامی هەیە و نەبوونی هەیە و نەڕەنگی هەیە مەسەلەن زەحمەتە بە بەردەوام حەز بکەی ئاو بخۆی مەسەن شتێکی تێکین تامە چی هەبی مەسەن کاکە من حەزم لە تامی فراولەیە شتێکی تێکم شتێکی تێکم تامی فراولەیە هەر حەزم لێبی بخۆمەوە شتێکی وا دروست کراوە مەسەن شەربەت نەبی ئەوە چی شەربەتی نەبی مەسەن کاریگەریی خراپ ڕاست کابرا گوتی دکتۆر پێگوت بگوتبی جۆتانە نوکتەی بگوتی شفتی بخۆ 180 ئاوگوتی دکتۆر نابی ئاوی بخۆم ڕاستی من ئەوەی کە بیدایە دویستم ئەو بوو بەس نەمتوانی وەک تۆ جوانی بڵێم ژوانگیان ئەگەر ئێمە بین لەشی مرۆڤ یان جەستەی مرۆڤ شی بکەینەوە خوا قدرەتێکی وای یاوتێ کە تو زۆر بە ئاسانی ئەتوانی خۆی ڕابێنێ یعنی لەگەڵ ئەوەی کە پێی دەگوترێت توانای ڕاهاتنی لەش بۆ نمونە ئەگەر کەسێک من نازانم ینی بەڵێ من لەو نوع خەڵکانە دەڵێ دکتۆر من ئاوی دەخۆم و مەعیدەم پێی تێک دەچی ینی دڵە حەزم لە ئاو نییە بەڵام دڵنیا بە هەوڵی نەداوە دکتۆر بەس ئەگەر مەسەلەن بڵێ ئەو ئاوەی ئێستا لە پێشم کە لێرە دانراوە هاوکاران سوپاس کە لێرە داناوە بۆ نمونە دەتەوێت تامێکی لە بۆ ئیزافە تا چەند ئەو شتێک کە تێی دەکەی سروشتیە مەبەستم ئەوەی شتیوە هەیە ئەگەر حەزت لێبێ وڵا کارتەلیمۆیە شتێکە ئەو هەر زۆر وابزانم دەڵێ بەشێک لە بۆ پاکردنەوەی ژەهرەکانی لەشیش خراپنێ پارچە نعناهی شتێک حەزت لێ مەسەلەن بەڵێ هەنگوین ئەو ئەگەر مەسەلەن کەسەکە هیچ کێشەی نەبێ لەگەڵ شەکرە و ئەو شتانە یان ئەوەی کە پێی دەوترێ فراولە شلیک وانە ئێمە مەسەلەن ئەوەی تێدەک هیچ حەبەک نییە خەڵکەمێنی و حەزی لێ ڕشکەی تێ بکە حەزی لێ ئاساییە بەس بڵێ جێگرەوەی ئاو جێگرەوەی ئاو لەوانێ مامۆستایان شایدی بدەن و کە تازەش لە بیدایەتەوە باسمان وجعلنا من الماء كل شيء حي يعني ئیتر ئەوە نقطە يعني هیچ حەبەک دروست ئەو ڕواناکەم دروستی بکرێ ئەو پەرداخە ئەوەی ئەو پەرداخە ئەوەیە ئەگەر تو یەکێکی لەوانەی بە تەمای ئاو نەخۆیتەوە عیلاجەکە دەوێ بێ ئاو بە بەردامی پرسیارێکم لەلا دروست بوو دکتۆر جار هەیە مثلەن زۆر جار گوێمان لە تەسەمم بالماء دەبی بەڵێ هەیە ئەو لە حالەتێک دروست دەبی ژەهرایی بوون بە ئاو ینی ئەوە زۆر ئاو خواردنەوە زۆر پرسیارێک چونکە بەعزێ جار ینی دەشبینم لەم ڕۆژانە لە سوۆسیال میدیاوانە ئەو بابەتە دەوروژێندرێ کە ئایا ئاو خواردنەوە خراپە زۆر زیاد بڵێ هەموو شتێک دووبارە دەگەڕێنەوە سەر کەتەلۆگی مرۆڤ هەموو شتێک بە حەق و حساب دانراوە ئەو ڕێژەیە کە ڕاگیراوە لە ناو لەشی مرۆڤە ڕێژەیەکی ئەتوانین بڵین زۆر تەنگە یعنی هەر کاتێک لەو ڕێژێت تێپەڕی بەرەو خراپی دەڕۆ لەو ڕێژێت هاتە خوارێ بەرەو خراپی دەڕۆ باڵانس ڕاگررتنی لەش سیستمێکی زۆر ئیتر خوای گەورە خۆی ئاهای دروست کردو ئەگەر کەسێکی ئاسایی بهێنینەوە بە پێی زانستی پزیشکی ئاسان نییە ئەلحەمدولillah سەحەتمان باشە من و تۆ خۆمان بگەینە ڕێژەی ژەهرایی بوون بە ئاو دەتوانین بڵین من و تۆ دەگەینە حاڵەتێک ئەو ئاوەی خواردومانەتەوە لەش هیچ ئیسفادەی لێ ناکە مەجبور بچین وەکو پاشەڕۆ بە میز دوو لە ڕێەوە فڕێبین بەڵام هەندێک حاڵەتمان هەیە هەندێک نەخۆشیمان هەیە هەندێک کەسان هەیە توانای مامەڵەکردن لەگەڵ ئاویان لە چاو کەسێکی ئاسایی نەماوە بۆ نمونە بەداخۆ ئەو نەخۆشانەی کە ئیشەڵڵا هەمیان ساغ و سەلامت بن و سوپاس بۆ خوا ئێستا ئامێری شوشتنی گورچی لە بە شێوەیەکی باش بەربڵاوە لە کوردستان ئەوانی کە گورچیلەکانیان بە باشی ئیژ ناکە کە ناتوانێت ئەو ئاوە زیادەیان ئەو ئاوەیە وەکو پاشە ڕۆ بکاتە دەرەوە بەڵێ ئەوان زوو توش دەبن هەندێک حاڵت هەیە مامۆستا جۆرێکە ینی ناتوانین بڵین وەکو شەکرە ئێمە پێڵین دایبێتس ئینسپیدس ینی ئەو کەسانی کە هۆرمۆنەکانی چکە ئێمە هۆرمۆنێک هەیە لە ناو مێشکمانە دەردەدرێ کاتێک کە ڕێژەی ئاو بەرز بێتەوە سیگنال دەنێرێ لە بۆ گورچیلەکان ئەڵێ ئاوی بەڕێکە با بڕۆ زیاد بوو بەینەما ئەگەر هات و وشک بووینەوە هەر ئەو هۆرمۆنێ لە کاتی بە ڕۆژوە پێڵە لە گورچیلەکان ئاوەکە مەکە دەرەوە ئاو نەهاتووە وەجبە نەهاتووە لە ناو خوێنەکەیە بمێنێتەوە
ئەو کەسانی کێشیان لەو هۆرمۆنە هەبێ بەڵێ زووتر تووشی ئەوە دەمچکە هۆرمۆنەکان ئیعاز نادا بڵێ یان ئیعازێکی بەردەوام دەدا دەڵێ مەینێرە دەرەوە چەند ئاویش بخوات چەند ئەوە بێت بەڵێ ئەو کەسە بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ کەسێکی ئاسایی ئەگەر هاتوو نەهێڵێتی نووی بێ ئەستەمە بگاتە مای ژەهراوی بەڵام بەڵێ کەسی ئاسایی کە ئەگەر هاتوو بگاتە حاڵەتێکی دەرونی کە دەبێتە نەخۆشیەکی دەرونی خوو وەکو چۆن یەکێک خوو دەگرێت بە هەر شتێکەوە یعنی هەر شتێک کە مەسەلەن كل شيء زاد عن حده انقلب إلى ضده يعني أوا مجالي تدانية بلا عايش جهراوي دكا بس وكوتم كسيكي آسایی کە لە ڕووی دەرونی و کێشەی نەبێ و بە پێی پێویستی خۆی ئاوی خوارد بێتەوە زۆر ئەستەمە بگاتە ژەهراوی بوون چکە گورچیلەکانی فریایەکەوێ بەڵام کاتێکە لە حدێک دەربچێ و ببێتە حاڵەتێک یان لەوانی کە باسم کرد نەخۆشیەکان یان حاڵەتێکی دەرونی بەڵێ دکتۆر چ بوو تەبینم قەسپۆ یان کۆدا یان چەرەزاتە والله يعني کادا مەقسەدی کولیچێ بەڵێ ئەویان دەزانم ئەویان تێگەیشتم سەرەزات و شتان خورمایەگە خۆمەوە دەست خۆش دکتۆرم گەلە خۆشحاڵ بین زۆر زۆر سپاس مەمنونم گەلە کەیفۆمە هاتمەتودی چاوەڕوون زۆر انشاءالله چاوەڕێتین بە بەرنامە پلانی نوێ مەمنون ئەم زانی خورماکە بۆ خوا حافیزیە زۆر زۆر سپاس دکتۆر وەختەمەیەکە وڵی مەحەزکرا حتى سبای تایبەتی جوانی ناناسی يعني بڕاوکە لە بیدایەتەوە یعنی کە جۆم لێ بوو پێشوێ پێمەێرۆ جۆم لە قسەکانی تو بوو وتم وەڵڵاهی خەتا لە شوفانی تەنسیق و جەماعەتی پرۆدیوسەرە ئەو دانیش نەخۆشیان هەبوو من بچم بۆ لیان گەلە خۆشحاڵ گەلە خێر بێ ئەولێم خورمام نەخواردنا بیدایەتی دوو ئاخیر لێش گوتیان دانیش ئەڤی جارێ هین هەردوو چەند عادەت قورآنە پیرۆسیان تو برۆمە بتەفسیر والله ئەم پێم خۆشم با مامۆستا ئەوڕۆ نەبیست بینێ ڕۆژشکە دوای دوامە دەکەینە دیاری بەرنامە چ داواکاریان لێکردون بۆ شعرەشی یاڵە کەرەمکە أحلس اليوم نفس جيراني وخوف رجاء شاوري فرماني توكل بيت جوريا بيت المولى في أوعالي مولى بعلي شرك جبار علي أبو زي مختار علي صاحب ذو الفقار علي أبو زي مختار علي صاحب ذو الفقار علي يا علي مولا علي شرك جبار علي أبو زي مختار علي صاحب ذو الفقار علي وقوسر يا زهرابوي بحق شري خدابوي وهاوسر يا زهرابوي حق شري خدابوي مصطفى برابوي وكوافر موي هروابوي علي ما علي شرك جار علي يار علي مولا علي شرك جبار علي أبو زي مختار علي صاحب ذو الفقار علي مختار علي صاحب ذو الفقار علي محبس قرآني سرزام قشت غيركاني محبس قرآني سرزام قشت غيركاني تعالوا بيتي بيغمبر قشبون نبي قرباني الله يا نبي مولا نبي رسولي خدا نبي يا
شيرين دايا وأصغر ملايا قرب شيرين دايا أمر كربلايا بين عزيبة بودايا نبي مولا نبي ولي خير نبي يا علي مولا علي شيرك صاحب ذو الفقار علي ورد عشقي الشيدة زي مختار علي صاحب ذو الفقار ورد عشقي الشيدة قاهي مجنون الرسوان جانب جانب علي صاحب ذو الفقار علي زي مختار علي صاحب ذو الفقار علي الروشي زينب قورة الروشي علي أكبر الروشي زينب قورة الروشي علي أكبر لا يعدق الشوية وتعز يا بر في غنبر علي مولا علي شيرك إذا طار علي يا علي مولا علي شيرك إذا طار علي زي مختار علي صاحب ذو الفقار علي زي مختار علي صاحب ذو الفقار علي نبو السرى نبو السرى حيرانه من مردي جانا 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 انا بعلي اي ما شاء الله اي ما شاء ما الله شاء الله ما شاء الله بارك الله السلام. بارك الله وإيش الله خودش فرض خوش بیارد وي دستت خوش دستی خوش اي بیارد ما شاء الله السلامة وداوة كاريبو هاي ما شاء الله جماعتي سكرتيا كان ان شاء الله ليش خودش بنقول فرض ما مستاهل بيرو لذت يا بابا راسي ما خوش بیارد كشيان بي ما سفر من تستكي طيبات سر قرآن السرودة كطيبات بيامي من والله او هي من السويد كشم هي يا زور خوش بيامي من بيامي يعني من القرآن أمش خوشة زور قديمة زور بيامي من قرآن پیامی من قرآنات رای تاریکی جینا مجدا بخشی هموانا رونا چی سرزمینا پیامی من قرآنات رای تاریکی جینا مجدا بخشی هموانا رونا چی سرزمینا بسوزو مهری خدا ام پیاما رنجینا بو پیغمبری عزیز دیاری و خلاتی جینا بسوزو مهری خدا ام پیاما رنجینا دیاری خلاتی جینا دیاری و خلاتی جینا پیامی من قرآنا سرای تاریکی جینا مجدا بخشی هموانا رونا چی سرزمینا پیامی من قرآنا سرای تاریکی جینا مجدا بخشی هموانا رونا چی سرزمینا ایم لسای اودا
کارمان جوان و سنجینا دەروونمان پاک و بێگەر دڵمان بێڕق و چینە ئێمە لە سایەی ئەودا کارمان جوان و ڕەنجینە دەروونمان پاک و بێگەر دڵمان بێڕق و چینە بیر و هۆشمان فراوان ڕوومان بە پێکەنینە هەستمان خاوێن هیوامان خۆشەویستی و ئەوینە خۆشەویستی و ئەوینە پەیامی من قورئانە چرای تاریکی ژینە مژدە بەخشی هەمووانە ڕووناچی سەرزەمینە پەیامی من قورئانە چرای تاریکی ژینە مژدە بەخشی هەمووانە ڕووناچی سەرزەمینە. ما شاء الله اي ما شاء الله اي ما شاء الله قفل التسليم اي ما شاء الله اي والله دست خوش والسردمي من داليا قديم زور خوش يادي بخير والله ان شاء الله خذ استرازي سلامتك يا رب. دا امريكا في مرو يلا قول كي وقت ما كيبي اوزور خلافته مشاهدك نازم صور زين التكلفه كلها نازم خلاص بيج من زي بالك يا مدركتين برو سليمني سليمني والله سلم ديشي او روح هلك جاي مو قلت شمكاكا وربا جبان بتني بكا قلت يا النبي ندي والله باجي مسك برك سلامتي يا دعاء ابو بكن ان شاء الله برا ما باجت يا ربي خذ شوي يلا عندك دعاء ابو بخين ابو هم ابو قشتي دعاء شفاء يجي تسرب يا ربي خواي يقول شفاء لبنيري شفاء ابدا جيت هايبتي خذ اللهم اهدنا فيمن هديت وعافنا فيمن عافيت وتولنا صاي خذ ايش ترى دعاء شيء عام يلا اللهم اهدنا فيمن هديت وعافنا فيمن عافيت وتولنا فيمن توليت وبارك لنا فيما أعطيت وقنا واصرف عنا برحمتك شر ما قضيت إنك تقضي بالحق ولا يقضى عليك إنه لا يذل من واليت ولا يعز من عاديت تباركت ربنا وتعاليت لك الحمد على ما قضيت ولك الشكر على ما أنعمت به وأوليت نستغفرك اللهم ونتوب إليك اللهم اغفر لنا ذنوبنا اللهم اغفر لنا ذنوبنا ما قدمنا وما أخرنا وما أسررنا وما أعلنا إنك تعلم سرنا وجهرنا وعلانيتنا اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات اللهم اغفر لوالدينا اللهم اغفر لوالدينا اللهم اغفر لوالدينا كما ربونا صغارا اللهم اغفر لهم وارحمهم وعافهم واعف عنهم يا رب العالمين اللهم لا تدع لنا ذنبا في مقامنا هذا إلا غفرته ولا هما إلا فرجته ولا كربا إلا نفسته ولا دعاء إلا تقبلته ولا مريضا يا شافي إلا شفيته يا رب العالمين اللهم ارحم حالنا وحال جميع المسلمين في كل مكان اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا يا رب العالمين ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار وصل اللهم على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم أجمعين آمين يا رب العالمين اي بارك أجمعين إن شاء الله خذ ولا تنغزب يا رب قربان قبولك إن شاء الله اللهم آمين اللهم لكش قبولك إن شاء الله حياة مستجاب دب قرآن پیروز دو ماهی که ببینی ام بس هم دو ماهی که خاطر خوازین
ناوزلو ئێستا خاتری نەخوازین و ئەوان کۆتایەکە بە قورآانی دوو ئەوە بیتن ماوەستا بخینی ماوەستا بخینی و چی 4 دقیقه فراغەشی دایە و فراغەشی دایە و ئەم لە دووی بۆ وێ قورآن خوێندنەوە 4 دقیقه تمام تۆ ئەمە خاتری خۆ بخوازی براس سلامتی بۆ تەژی شڵۆ سەلامەت بی خودی شفای بده فریکت خودی شفای بو همین نخوش تعمل لك إن شاء الله. اللهم آمین با شیوا 15 بی نیو که رمضان تقریبا در باز بی ام کتینت نیو 2 داشت الله خدا قبول کرد و صبحی جدی مهوان تایبت مهبنو با شیوا 15 تا پیش چێ میوانی سبێنێ السلام عليكم ورحمة الله میوانی سبێنێ چێ محەممەد بڵین مهوان که تایبته باش صبحی تایبته السلام عليكم خواتان لەگەڵ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن المتقين في جنات وعيون آخذين ما آتاهم ربهم إنهم كانوا قبل ذلك محسنين كانوا قليلا من الليل ما يهجعون وبالأسحار هم يستغفرون وفي أموالهم حق للسائل والمحروم وفي الأرض آيات للموقنين وفي أنفسكم أفلا تبصرون بسم الله الرحمن الرحيم والتين والزيتون وطور سينين وهذا البلد الأمين لقد خلقنا الإنسان في أحسن تقويم ثم رددناه أسفل سافلين إلا الذين آمنوا وعملوا الصالحات فلهم أجر غير ممنون فما يكذبك بعد بالدين أليس الله بأحكم الحاكمين صدق الله الخالق العظيم.